يا رسول الله زليل سبب قربان همتين يا رسول الله زليل سبب قربان همتين شرم الزاروح ذل برين دارم بقربان همتين شرم الزاروح ذل برين دارم بقربان همتين بحر زيك خيال يفتر ضيت ويدر ريك تايحة بحر زيك خيال يفتر ضيت ويدر ريك تايحة وما بغير في الله ما سابق قربان همتين وما بغير في الله ما سابق قربان همتين أي شغي لو لا يكلو لا قاب قوسين مقام أي شغي لو لا يكلو لا قاب قوسين مقام توصوا بحياتنا الذي أسرى بقربان همتين توصوا بحياتنا الذي أسرى بقربان همتين يا رسول الله زليل سبب قربان همتين شرم الزاروح ذل برين دارم بقربان همتين شرم الزاروح ذل برين دارم بقربان همتين اللهم صل على محمد وعلى ال محمد. اي بارك الله فيك وي خدش ترازيبت ان شاء الله بشبهش. والسلام عليكم. گرما ابو گرمه هيدي گرمه دست بك. آره والله وردو رجاله گرمه. يا الله جواني برا. الحمد لله باشمت يا ربي هري باش بي خدي ان شاء الله هر باش يبدت يا ربي. كاك احمد كوي كما اجي هر هردو باش ان أحمد. شاء الله. احمدی کتینا براخیک به. آه. یکی کامیرا دستی دو یکی یکی دفاع دفاع. دستی دو خدا ولی کار بودش. یا الله پاشیوا 24 کردستان 24 هم گلوا داینه شوید پیروز امتداد در بازبین ایشلا ام ویریجی بشین وان شوید پیروز برز راگرین گوتنا تایبتشی چند سرود تایبت و بابت تایبت گریدای اسلام و گریدای جیانا ما مسلمانان گریدای جیانا کمالگه جیب گشتی که شوین پیروزن همی مزگفت تجی مسلمان و عبادت افشوه جی هم بچین هندک مزگفت همال دست بکی برا کی بچین؟ گهداری ها دنگت تایبت بکن يلا قرآن خینه که گله که تایبت ماشالله کل سر آستا جهانا اسلامی دنگ و دای قرآن خین پیشوا قادر کردی که خود حسکت اوجی یکش مزگفتا کرنا شف نویجا ایدی برز را گرتنا وان شوید پیروز خود حسکت دی وینین زندین راستا خوب و وگوی زیم دنگیویه تایبت خود حسکت کو ایدی او وان شوید پیروزیت رمضان و که همه من دیتیب تایبتش بید اما داویه ده همه هر چند شوال باشه را که کردستان نماشالله خود هیزب ده وان قرآن خینن گلکن دنگ تایبت جی خود خیراوانا بزویس دمت بید اب تایبت جی گره دای وان دیمنا هم ده دیمن راستا خوب وگوی زیم افشا جی بابت تایبت تین گل و گواستنا دیمن تایبت ین مزگفتا یەک بابەت کە دوای گواستنەوەی دیمەنە ڕاستەخۆکان باش ئەوە دەڵێن دواتر دیمەنەکان دەگوازینەوە باشە
یەکێک لە تەورەکانمان ژوان کە قسەی لەسەر دەکەین بابەتی بێکەوە بەستنەوەی ینی بیر و هزری نیشتمان پەروەری قسەکەت پێ بریم بە بادینی قسەم دەکرد تاوان بە جەماعەت هیچ تێنەگەیشتنی یعنی ئەوەندە جەماعەت فێری بادینیش نەبووینە کاکە گوتم دوای ئیشەڵاوێنەکان دەوازین لەگەڵ ئەوەش یعنی لە بابەتەکان بەردەوام طبعا ژوان تۆڵی خۆی کردووە ئەنگۆ نازان مۆزۆ فێری بۆ دینیە ڕاستە بە ئەمن بەیان لەبوو من منایگوت ئەحمەد ئەشەم دەست خۆش ژوان وەڵا ئەفیا طبعا بەش ئەوان لە گوێمان قسە دەکەن عزیزن هەمی برە والله نەقڵ دەکەم برایە نەیانێ ساواتە دەڵێن ئەوە ژوان دەڵێن ژوان تێناگە ئەمەوە دەمە کە دەڵێن دوایە ئێستا حاضر نییە ئەوەکان ژوانیش کە قسەی کرد گوتی دوای کەمێکی دیکە باشە گوتی دوای کەمێ دەڵێ ژوان گوێ لە منە ژوانیش تۆڵی خۆی کرد دەڵێ من وەم گوت بەس ئەوان تێناگەن بادی دەست پێکێ مەگوت دێچین باس بۆ پشتنیگەت حاضر نەبێت خودی حەسکرد دەمێت بێت ئێبرا بابەتی گرنگی ئەفشەوە هزری نەتەوەیی و نیشتیمان سازی ئەمە بابەتێکی زۆر گرنگە مەسلەی نیشتیمان پەروەری مەسلەی ئینتیما هەبوون خۆشەویستێبوون بۆ نیشتیمان یەک بابەت فەرم و سیرکە لە هەموو دنیادا هەر نەتەوەیەک لە هەر حاڵ وەزعێتێکدا بن نیشتیمانی خۆیان خۆش دەوێت ئەوە لەگەڵ هیچدا نیە هەر بیر و بۆچونێک هەر شتێک کە هەیە دوجار مەسلەی ئەو خاکەی کەلەی گەورە دەبی بابەتێکی ینی نوستالژیە حەنین إلى الماضیە خۆ هەنی ئەو خۆشەویستە بۆ ڕابردوو کە تێیدا هەبووە تێیدا گەورە بووی هەر تەبیعەتێکی بەشەریەت وایە ئەو شوێنەی کە تێیدا گەورە بووە خۆش ناخۆش هەر جۆرە فەرمانڕەواییەک هەر جۆرە حکومڕانیەک هەر جۆرێک بەڵام خۆشەویستی و وابەستەیی دڵ بە شوێنی پەروەردەبوون و گەورەبوون تێیدا ئەوە شتێکی فتڕیە لە فترەت و لە دەروون و ئیحساسی هەر ئینسانێکدا هەیە تێیدا گەورە دەبێت فەرموو مەسەلەن من و تۆیەک لە هەر شوێنێک کە گەورە بوو بێتین لەو دەشت و لەو سەحرایە توزانم لە هەر شوێنێک خۆش ناخۆش بمان بێ ئەو پڕی جێ خۆشی دنیا غوربەتیەک غەریبیەک شتێک هەر دەمان هێنێتەوە شوێنەکەی خۆمان کە لی گەورە بووینە ئەو خاک و ئاو هەوایی کە پێوە گۆش کراوین لە شریعەتی ئیسلامدا ئەم بابەتە تا چەند جێگەی بۆتەوە کۆمەڵێک پرسیار هەیە بۆ نمونە ئەو خەڵکانی دەڵێن کاکە قورئان بە عەرەبیە و بۆ عەرەبە کورد پەیوەندێکی بەوە هەیە پێویستە ئێمە کورد پەروەری بکەین ئەی بۆچی مەسەن عەرەب ئەوانە هەمی پرسیارن گفتوگۆی لەبارەوە دەکرێت بابەتێکی دیکە هەیە مەسەلەن پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە بە زۆر مەکەی وا لە دەکات کە کۆچ بکات مەکە بەجێ دێڵێت و دەگەڕێتەوە و فرمێسک لە چاوەکانی دێت دەفەرمێت ینی ئەگەر ئەو حاڵەتێکی وانە وە هەرگیز مەکەم بەجێ نەدەێت چەندە شار و نیشتیمانە وڵاتەکەی خۆی خۆش دەوێت ئەم مەسلەی خۆشویستن و دڵ وابەستەبوونی دڵ بە شوێن و جێگە و ڕێگە و مەسکەنی خۆت بابەتێکی فتڕیە قسەی لەسەر دەکەین تا چەند لە نێو شریعەتی ئیسلامدا جێگەی بۆتەوە ئایا خدا داوای لە بەندەکانی کردووە کە شوێن و جێگە و مەسکەن و مەوای خۆتان خۆش بوێت لە کوێی شریعەتی ئیسلامدا جێی دەبێتەوە ئەم بابەتە پێم وابێ ئێستا وەختی ئەوەیە کە ئەم هەندێکوێنەوە گوێزی گەل دەنگێت تایبەتی قورئان خوێن و مامۆستا دی پێشەوە قادر کوردی و یەکش مزگەفتێن هەولێرە پایتەختە و ژێدی مزجلی هەم نوێژ و هەم شەو نوێژ و هەم بەرز ڕاگرتنەوە وێشەوە پیرۆزن ئەم هەندێک دیمەنە ببینین و گوێزیم دەنگێت تایبەتەوەنە خودی خێرەوەنە بنوێستە ئەم گەلوەت بەردەوامین صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم فضل الله المجاهدين بأموالهم وأنفسهم على القاعدين درجة وكلا وعد الله الحسنى وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما درجات منه ومغفرة ورحمة وكان الله غفورا رحيما
الملائكة ظالمي أنفسهم قالوا فيم كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا إلا المستضعفين من الرجال والنساء والولدان لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا فأولئك عسى الله أن يعفو عنهم وكان الله عفوا غفورا ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله وكان الله غفورا رحيما وإذا ضربتم في الأرض فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة إن خفتم أن يفتنكم الذين كفروا إن الكافرين كانوا لكم عدوا مبينا وإذا كنت فيهم فأقمت لهم الصلاة فلتقم طائفة منهم معك وليأخذوا أسلحتهم فإذا سجدوا فليكونوا من ورائكم ولتأت طائفة أخرى لم يصلوا فليصلوا معك وليأخذوا حذرهم وأسلحتهم ود الذين كفروا لو تغفلون عن أسلحتكم وأمتعتكم فيميلون عليكم ميلة واحدة ولا جناح عليكم إن كان بكم أذى من مطر أو كنتم مرضى أن تضعوا أسلحتكم وخذوا حذركم إن الله أعد للكافرين عذابا مهينا فإذا قضيتم الصلاة فاذكروا الله قياما وقعودا وعلى جنوبكم فإذا اطمأننتم فأقيموا الصلاة إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا ولا تهنوا في ابتغاء القوم إن تكونوا تألمون فإنهم يألمون كما تألمون وترجون من الله ما لا يرجون وكان الله عليما حكيما إنا أنزلنا إليك الكتاب بالحق لتحكم بين الناس. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیتان دیمەنێک بوو لە یەکێک لە مزگەوتەکانی شاری ڕانی خۆشەویست کە تێیدا قورئان خوێنی کورد پێشەوە قادر کوردی لەوێ پێشنوێژی دەکات بە دەنگە خۆش و زڵالەکەی خۆی پێشنوێژی بۆ مسلمانان دەکەن و شەوانی قەدر زیندوو دەکەنەوە. دەستپێکی بەحسی هەولێرێکی بەسەر ڕۆنیە بێ دەستپێکی دەخفرێت مدا و دەرکی خودی خێرانە بنویسە خودی خێرا هەمیە بنویسە نو کەم ژیلی شەف نوێژ و قورئان خواندن و دعای شڵا خودی قبیل کرد یا ڕەبی ئەم ژیلڤێرێ دێ برنامه پاشیف خودی حەز کرد خزمەتێکی ناوەڤۆن شەوێن پیرۆزدا و ئەم دەست بابەتی خۆی دەستپێکی بکەین و تەژی ئێماژە پێی کرد یعنی حەجێکردنا خاک و نیشتیمان پەروەری و حەجێکردنا وڵاتێک و حەجێکردنەوەی عەردی و تولێژدایک بێ و پاراستنەوەی یعنی سبحان الله ولی هات یعنی قورئان خوێن پێشەوە قادر
ناف يعني شاف نویجه دا او آیت خانه وید بحثی جهادت کن جا جهادش بوی اردی تو لیدجی و پاراستناوی اردی چند دا گرنگه ام پیشوازی المهوان خوی افشواجی بکین شارازای حزر اسلامی مامستای زانینگه دکتر قادر قشوری دکتر دکرم که دكتور فرمو گله خوشحالی نفشوهین گل مدانه یا الله السلام عليكم. عليكم السلام السلام. ورحمة الله وبركاته. يا بخير أخوة بي بخير دكتور بي دكتور. باشي يا اخوة بخير أو بي. دولة مبروك. كردوان. بخير بي. ممنون كاكدشتي. يا اخوة بخير بي. بخير بي أخو دكتور سلام. فرمو. كرمك بخيراتي دكتور ممنون صحتك كوا. سلامة قلا بخير. جماعة ورحمة سلامة خواتان لبي ما سلامة ياخذش يا أخوة هرباش بي أخوة بخير دكتور أو دهان كردوان ممنون برا تساوي مني سباس دكتور بابت ما كو افشوك گله گرنگه حتی ناف آیات قرآن پیروز دا یعنی رنگ گلک شوا بحثا پاراستناوی عردی پاراستنا عردی پاراستنا شرفیه پاراستنا عردی پاراستنا رنگ پاراستنا مال تبت ارز تبت کچاو هاتیه بحث کرن لی مخابن نو که گله جارا ولی هاتیه بیا بابتکی سیاسی یعنی ولی هاتیه هنده جارا مروف شرم کد بحث کد بله خب چی ولی هاتیه اوت اصل ویدا یعنی اف بابته کچاو هم پیغمبری صلوات خود سربن بله که کچاو برای مجی ماجه پیکریش مکه هیک و برف مدینه کوچکرین ادی روندکش چاو هاتی نخواره تمام چونکه عرض وانا بیه تمام بس وکی مجی ماجه پیکری مخابن سروی دمی گله جارب یا بابتکی سیاسی یعنی بله، دیگلی راست. سیاست هاتیه کرد راست. جماعه مش قرآن بحث بکین دست بکین بی راست. بابتی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سرتا من خوش حالم که لو برنامه بجدار دبم برنامه خوش حال شریف، شاشی خواه بخیر بی. کانال 24 و دستخوشی لاباره و برو همو کارمندانی او دزگاه اعلامی مزنه دکم لهمان کات رزو سلام هیا بو همو مروفاتی لجیهان چکە مرۆڤاتی هەر هەمووی مەخلوقێکن لە مەخلوقاتی خدا سبحانه وتعالى و لە هەمان کاتیشدا خدا سبحانه وتعالى دەبینین فرمانی بە هەر هەمومان کردیە پێکەوە بژین ڕێز لە یەکتری بگرین یەکتری بپارێزین ڕێز و سڵاو بۆ کۆمەلگەی مسلمانان بەگشتی و کوردستانش بە تایبەتی پیرۆزبای ڕەمەزانی پیرۆز لە هەموویان دەکەم هیوادارم ڕەمەزانێکی پڕ ئاشتی و ئارامی بەڕێوە بچیتن و ببیتە هۆکارێک زیاتر کە ڕێزەکانی کۆمەلگەی خۆمانی کوردستان بە تایبەت لە هەرێمی کوردستان ڕێزەکان یەک بخرێن لە یەکتر نزیک ببنەوە بەڕاستی نیشتیمان پیرۆزە هەروەکو جەنابەت فەرمووت یەک لە تەلڤیزیۆن گوێم لێ بوو دەڵێ خاک بە بادینی دەڵێ ئاخ شەرەفە ئاخ ناموسە هەنی خاک شەرەفە خاک ناموسە بە تاکێت خاک چێ نیشتیمانە ئێمە چەند جۆرێک نیشتیمانمان هەیە نیشتیمانێکی وەکو جیهان ئەو جیهانە نیشتیمانی هەر هەمومانە بەعام نیشتیمانی لەو بچووکتر لە بۆ ئێمەی مسلمانان دارولئیسلامە دارولئیسلام وەکو نیشتیمانێک لە بۆ ئێمەی مسلمانان بە هەموو قەومیات و چین و توێژیان پیرۆزە بەڵام بەداخەوە ئەو دارولئیسلامی کە ئێمە وەکو نیشتیمانی سەرجەم مسلمانان حسابی بکەین نەمایە پارچە پارچە بووە جیا بوویتەوە چەندین دەوڵەت و چەندین نیشتیمان لێ دروست بووە ئێمە بەنسبەت نیشتیمانی ئێمە کە کوردستانە بە تایبەت کوردستانی مەزن کە لە 4 پارچە و زیاتر لە 4 پارچەیە و هەرێمی کوردستان ئەوە نیشتیمانی ئێمە و ئێمە تێیدا دەژین بە حەقەت بەلاش نەگوترا نیشتیمان دایکە بەڵێ دایک ئێمە لە باوەش دەگری بە منداڵی پەروەردەمان دەکا پێمان دەگەینیت بە هەمان شێوە لە منداڵی و کە گەورەش دەبین و تاوەفات دەکەین ئەو نیشتیمانە ئێمە بەخێو دەکات و پەروەردەمان دەکات جا لەو ڕوانگەوە ئاینەکان بەگشتی نەکەر ئاینی پیرۆزی ئیسلام گشت ئاینە ئاسمانیەکان بەڕاستی گرنگیان زۆر زۆر بە نیشتیمان و پاراستنی نیشتیمان ڕێزگرتن لە نیشتیماندایە نەکە لە دیاناتی ئاینە ئاسمانیەکان تەنان لە ئاینە وەزعیەکان لە قەوانینی وەزعیش گرنگی زۆر بە پاراستنی نیشتیماندایە ئەم پشتڕاز بین کو وەکی خودی ئەمل جهەکی داین بوومەیە پیرۆز بن بەێ مثلا اگنا بيجت والله آساییه از ویرج دایک بیم بوم چه جداهید گل مثلا ولات اکدینینه از چم از الوی رژیم
هتشكو من أفولات ديتي ونأسلي جيوم آيا براستا يعني الدف خودي خاك يعني جي أولات أو نجتمان أم تدرس دايقبين وكي تقوتي وكي دايكي كيبوما بيروز دانا الدف ما بيت أم قدري في ولاتي بقرين يعني جي تساكي أصاي هر جهة كي مروف شوي ولاتي مروفيا بله لبر أو نجتمان سويني جياني مروفا سويني عبادتي مروفا وسويني مردني مروفا وهر لو خاكدا نجريتن نجتمان بيروزا لروانجي خدا سبحانه وتعالى ولا قش أين آسمان كان كوبا آسمان كرد شوينك بيروزا بيوستي بپاراسنا بلام سبارت بانتما لبو نجتمان آليرا جياوازي دروز دبيتن خلقانك انتما كان اوانده بهيزا بهيج شويك تناند دل اگر من قوتي روزانشم نبي دسل نجتمان خون برنادم اواني كنجتمان زيادة لن براستي اوانيش مرجنية انتماء اجتماعيا الزعيب لبر او برون هو كاري تر احتمالها بيتن هانيان بداتن يتر هو كارا كان خزاني خويان بي حكومتي هرم بي يعني خلقي چي تربيد عندك هو كار هيا وبلغشنية وانا كان اجتماعي خويان خوش ناوي لبروي من مثلا بونمونا او خلقي كدشت درو كردستان جيده اللي دبيني اللي كمين فرصات دستي بكوي يكسر ديتو كردستان يكمين زيارتي يكمين فرصتي رولا ولاتي خوي دكا نمونيش تربنزبت همو مروفاتي وايا دبيني لجنگيكا چند كسيك اسير دبن دبردرينا ولاتي چيتر بلام لكاتك آزاده كرين هر يكيان لبو نجتمانك خوي دقارتوا اگر نجتمانكي اوانده جوانو وزنجين ودولمندش نبيت بلام ناسا نجتمانكي تر اگر افريقيا بعرضكي شق بو بيلتينان ووضعيان خرابي بلام هر دقارتوا نجتمانكي خوي آمادينيا بيتو كردستان تافقا كاني كردستان وأوي كردستان آمادينيا بستشوين يشتر واتان اجتماع تشتشي فطرية وإنسان بل اشتراكي فطرية لخداوية سبحانه وتعالى خوشويستين اجتماع لخداوية بوي ما دايما كرد لين شام شاكرة بلام ولا شيرين ترى واتا كس هيج كسيك ياخد عرب دلين كل ديرة لأهلها مصر يعني هر شوينك لبو خاونك شوينك خوي لمصر خوشترا يعني لشاركان خوشترا ناي قوريتوا اجل لو روانجي براستي انتماء لبو نجتمان جرينجان انتماء هبيتن و دتوانم بليم دروني مروف اوان دلاواز نبيتن برانبر هندك اي غدري ليك را حزب نبوني دكا حزب اشتي دكا اوان دروني لاواز بيتن انتماء اجتماعي لدز بدات براسي او چشيك استما بدستي ودنالين تاراديك نكزور لهرم اني دبين خلقانك زور ناخوشا لشوينك لكردستاني خوما لهرمي كردستان دعوا بكن او نجتمانا بچيتا وسر نتوي چيتر يعني جردسي نتوي چيتر شتيكي زور ناسايا ناسايا ناكريتن لبر اوي يعني براسي عندك حالة دادال للروي انتمائي نتوي من دي جيرما ولا بو يعني تسنت هو كاريك بلام اوي كباسي دكم وحديتي فكري نتوي ولاد باريزي نية لنا كومالكا كاريشي لبو نكرايا هو كاريك كأو وحدة فكرية لبو خوشويسي نجتمان كآماد دبيتن خوي بكشتن بدا خبا خواردني نبي قوتي نبي هر شوي تيبي بلام ولاد كيجي بابتشي سرنزراتش دوروجان او يك وحديشي وطنينيا يكيشي نجتمانية بو اوي گنجان وجيلي نيوتن انت هي كونو هم اوانش تاو بدا هان بدا بوي انتماء زياد قصه تيرو تسلسل او دكين بيش او لچوي شرع دا جيغي بوتوا كانتماء هبون بو ولات نجتماني خوت خدا بي خوش و بيتوانكشي گناح بار دبيت اما اگر نبيت الدريج دادري لماوي چەند ساڵی ڕابردوودا يعني بس هزاران کەس لە پێناو ئەم نیشتیمانەدا لە پێناو دروستبوونی کیانێک کە ئەوەی ئێستا ئەمڕۆ هەیە باشیان خراپ قوربانی داوە گیانی خۆی بەخت کردووە هیچ ماڵێک نییە باوچێک برایەک کەسێک خوشکێک دایچێک شەهیدی نەبێت لەو پێناوەدا هەر هەموو ئێستا يعني ئەمە بێ ئەمەچی نییە بەرامبەر بەم هەموو شەهیدانی کە لە ڕابردوودا هەبوون لە پێناو نیشتیماندا گیانیان بەخت کرد بۆ دروستبوونی کیانێکی تۆکمەی کورد کوردی مثلا هەوڵ بدات کە
لایەنێکی دیکە وڵاتێکی دیکە بێ سەرپەرشتی بکات ئایا لە ڕووی شەرعەوە ئەمە چۆن سیر دەکرێت؟ بەڵێ بەڕاستی ئەو یەک هزریە لە ڕووی لە بۆ نیشتیمان پەروەری لاوازە من هەستی پێ دەکەم لاوازە و هۆکاریشی هەیە بە تاکیت هۆکارەکانی لە بۆ پەروەەر دەبیتن لە بۆ دا هەندێک دام و دەستگای حکومبی لە بۆ ئێعلامبی لە بۆ هەر لایەنێک بیتن ئەوە لاوازە بەڵام خدا سبحانه وتعالى کە پێمان دەفەرمێ هو أنشأكم من الأرض واستعمركم فيها لسورة هود آيات 61 كذلك خوا إيوي لو زمينة درس كرديا ودايتي دستي إيوا كإعماري تداب كان تيدا بجين بيشي بيخن خزمتي بكن ببارزن باشا لو روانجي واتا فرز لسر إيما بيش يستا برزت فرمود پیغمبر من صلى الله تعالى عليه وسلم كهجرت دكا ومجبور دبي لا مكة هجرت بكا لبو مدينة طبعي بتأكيد لبو برجواندي آيني بيروز إسلام هجرت دكاتن مرمش تايبتي خوينية لبوي أو آيني بيروزا جيجير ببيتو بلاو ببيتوا دبيني زور دلي باشاركي خوه بمكة راسا مدينة شهر سنوري أو كاتي جزیره عربی بووە بەڵام شارێکی خۆ زۆر لا پیرۆز بووە و دەڵێت تو پیرۆزترین شوێنی لە دنیا گەر منیان ڕاونە نابایان ناچاریان نەکرد باما من ئامادە نەبووم جێت بهێڵم یان لایەنێکی تر حەزرەتی عیسا عەلەیهی سەلام کە ناچار دەکرێت بە هەر شێوەیەک دەستە مەسەر بە پەلەیە تا گەڕێتەوە فەڵەستین لەبەرەوەی مەوتنی خۆی وەلەوێ بە ویلادەت بووە نمونە زۆرن ئەوە وامان لێ دەکا بڵێن پاراستنی نیشتیمان فەرزە نەک هەر برێن مستەحەبە یان شتێکە یان ینی شتێکی دنیاداریە و بڵاویتە لە نامێشکی خەڵک بەڵکو واجبە چۆن ئینسان پیرۆزبایی لە ماڵی خۆی دەکا و حەدیسی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم کە دەڵێ ئەوەی لە پاراستنی ماڵی خۆی شەهید یعنی بکوژرێ شەهیدە تواتە پێویستە تو دیفاع لە ماڵی خۆت بکەی تەبیعی نیشتیمانش ماڵە فراوانەکەتە هیچ جیاوازی نییە بۆیە بەڕاستی فەرزە لەسەر ئێمە هەر هەمومان و هەر نەتەوەکانی تریش هەریەک بە جێرەی نیشتیمانی خۆی واجبە لەسەری وڵاتی خۆی بپارێزیتن زوڵم نەکا لە خەڵک لە هەمان کاتیش زوڵم قبول نەکا وڵات خۆی پارێزی و ڕازی نەبی ئاخر خاڵکە ئیشارەتت پێدا ڕازی نیبی لەوەی لەبەر هەر هۆکارێک بیتن هۆکارەکە بەهێزبیان بەهێزبی داوا بکە نیشتیمانەکەی بکەویتە ژێردەستی خەڵکێکی تر باشە دکتۆر دەمەوێت لەسەر ئەو قسەیت بۆ بکەم دیسان ئەوە دووبار دەکەمەوە چەندین ساڵە قوربانی لەو پێناوە دەدرێت کە کیانێکی سەربەخۆی خۆمان هەبێت ئێستا هەربا زۆر دوور نەڕۆ هەر خۆمان لە هەرێمی کوردستان و عێراقا هەمیشە هەوڵدراوە چەندین جار حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق بە تۆپ و تەیارە و زەبر و زەنگ و کوشتن و لە سێدارەدان و هەر هەمووی بگرا کام تاوان قێزەونە بە ئەنفالتەوە بە چمیا بارانتەوە بار هەمووی بەرامبەر بە کوردی کرد یعنی بە هەزاران بە سەدان هەزاری لێ کوشتین کەچی کورد کۆڵی نەدا بەردەوام بە هەموو لایەنەکان بێکەوە تاوکیانە دامەزرا ئێستا گروپێک لایەنێک کەسێک شخصێک فکرەیەک هەر چیەک هەبێت بیاوێت هەموو هەوڵەکان بخاتەوە سەرۆی جارێکی دیکە بچینەوە بن ئاڵاو بن پاڵی ئەو حکوومەتی عێراقی کە بە سەدان هەزاری لێ قات و قڕکردین و کوشتین و بڕین ئەما خیانەتە یان چ شتێکی ناو دەبێت ینی تۆ من لەگەڵ دوژمنم شەڕم کردووە تاوەکو سەربەخۆی خۆم بەدەستێناوە ئێستا هەوڵ بدرێت من دیسان بچمەوە لە ئەو دوژمنە ئەو بە برا گەورەی خۆم بزانم ئەمە چین چۆنی ناو دەمرێت وەخوا چۆن سێری ئەم بابەتە دەکات لە ڕووی شەرعیەوە تێڕوانینێک هەیە بەخۆی هیچ هۆکارێک نییە هیچ کە عەرەبی دەڵێن مبەررێک نییە هەر کەسێک بگاتە ئەو دەرەجەی ئەو هیوای هەبی یان هەوڵ بدا ئەوە ئەنجام بداتن بە هیچ شێوەیەک مرۆڤی سەرێم ئەو هیوای هەیە قەتعیەن هیچ کەسێک ناکرێتن ئێمەی کورد بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئیشارەت پێدا بە جوانی زۆر قوربانیماندایە کەس نییە قوربانی نەدابی ئێستا ببینە عەرەب چ دەکا لە جیاتی ئەوەی ئێعتراف بە غەڵەتی خۆیان بکەن چەندین قوتابخانەیان لە بەغدا و لە ناسرێ لەوانە بە ناوی ئەنفال کردیە ئەوەی کە ئەوانە فقط دانەوێت تعریف بکەن و هەر بە هەموو شێوەیەکی دانەوێتن
ئەو هەرێمی دانیوە ڕەوایەتی بۆ ئەنفال بدەن. بە هیچ شێوەیەک ئەوان شەرعێت بە ئەنفالی خۆیان دەدەن یەکە دەیگوەوە ڕەمزێکی خۆمانە و کات خۆی حربێک بۆ وایان تێگەیاندینە کە حربەکەیوان مەشروع بووە. ئێمە هەمان دەزانین سوورەتی ئەنفال لە شەڕی بەدر کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کادەی شەڕی دەکرد لەوێ دابەزی دژی کافرەکان دژی قوڕەیشیە کافرەکان دابەزی بەس ماڵەکاشی حەڵال کرد نەک سەریان و کوشتنیان حەڵال بکەن بە دەلیلی ئەوەی چەندین ئەسیر گیران لە حەرب کەسیان نەکوشت بەڵکو دوای ئازادیشانکردن هەرێک بە شێوەیەک ئازاد کران. بەڵام ئەوڕۆ عەرەب بێ یاخود گروپێک لە ناو عەرەبەکان بێ با تەعمیمی نەکەین بێن ئەو سوورەتە پیرۆزە لەسەر ملەتی کوردی موسڵمانی خاوەن مزگەوت خاوەن قورئان خاوەن عولەمای دین خزمەتێکی زۆریان بەو دینە کردیە ئەو سوورەتە لەسەر مسلمانان تطبیق بکات هەم چاواشی دینەکەش دەکەن هەم چاواشی نەتەوەی خۆیان دەکەن هەم چاواشی کوردیش دەکەن و ڕەوایەتی بەو کارە تێزەونە دەدەن کە ئەنفالە ڕەوایەتی بە کارێک دەگەن کە خوددا دژی خوددا سبحانه وتعالى دژی تعلیماتی خوددایە دژی خودی قورئانی پیرۆزە قەتعیە ناکرێت و سوورەتێک لە قورئانی پیرۆز لە دژی کافران دابەزی بوو بیتەنیا ئەموالیان حەڵال بکەویش لە بە هۆکارێت چونکە ئەموالیان کات خۆی داگیر کرایە وانە بەڵ بێن ئێستا دژی ملەتێکی مسلمان کە کاملەن مسلمانە بەڵکوم دەتوانم بڵێم لەوانی زیاتر پابەندی دینی خۆیەتی بێن ئەو ئاەتە پیرۆزە دژی ملەتێکی مسلمان کە خزمەتی ئەو ئیسلامی کردیە تطبیق بکەن. ئەوزادەینە سەر ئەو کەسانەی کە تەمەنا دەکەن یان هەوڵ دەدەن بگەڕێنەوە سەر ئەو ڕژێمە. فەرموو دکتۆر ویست ئەو فرسەتە بدەم بەس قسەت دەکرد. بە هەر حاڵ بگەڕێنە ئەو کەسانەی چ جۆرە نەفسیەتێکە من بێم داوای ئەو خەڵکە بکەم کە سوورەتی ئەنفال و کیمیاباران و لە لایەک سوورەتی فەتح و لە لایەک تەوەکەلنا عەڵە الله دژی ملەتی من کە ئێمە کوردین مسلمانین بەکاربینی یعنی بە چ ڕووێک من بچم داوا لەوان بکەم بیان هێنمەوە یان هەوڵ بدەم بچمە ژێر دەستی ئەوان یان پشتگیری پیلانەکانی ئەوان بکەم بە هیچ شێوەیەک ڕەوانیە باشە ڕەوانینە دکتۆر دام سەریح عەفوان ڕەوانینە یانژێ خیانەتە نە ئەو خەلکێت نوکە عێراقی پڕێڤە بن نە ئەو حکوومەتە بەعسەوی دەمیە و نە ئەو سیستەمی بەرێژی نوکە هەیە دام یعنی نوکەوێ سەریح بێژین خیانەتە هەکە ئێکوە بکەت و ئەگەر خیانەت بێت خودی چه سزایەک بووی دانە ئەگەر ئەو ئاستی هەندێ مەسەلەن گوناهەکە مازم بێت و خیانەت بێت بوو دژی نیشتیمان و وڵاتی خۆ خیانەت چ نەبی ئینسان هەر عیزەتی بیلۆ جیرانەکەی بەخێوی بکە بە خۆم ئێمە مەستا قەزەی خیانەت دەبی لێ کۆڵنەوە لەسەر بکرێت پێویستە لایەنێکی تایبەت بێت دراستەی ئەو هەنگاوانە بکە ئایا دەکەویتە قەڵبی خیانەتیانە یاخود موبەڕیریان چییە هۆکار چییە بۆ وا دەکەن یعنی دەبی بەڵگە هەبیتن بگاتە پلەی خیانەت تاکو بتوانیت تو بلیت و خیانەت کردیە بەڵام زاهری بە گشتی بە کوردەواری خۆمان بەڵێ پێهەنگاوێکی زۆر ناڕێکە نادروستە نانەتەوەیە دەتوانم شخصی خۆم بڵێم ئەگەر بێت و لە دژایەتی وڵاتی خۆیان و نەتەوەی خۆم بکەن دەکەویتە قەڵبی خیانەت بە تاکید خیانەتە من جێم لێ بوو شخصە قسەی دەکرد دەیگوت ئەگەر حەزی شەعبی بێتەوە فلان شوێن ئەمن دەچم پێشوازیان دەکەم بەڕاستی خیانەتەوە باش مادام خیانەتە قبول نییە ئوستادی بەڕێز دەبی حەزی شەعبی بێتە نزیک مەثەلەن یەکێک لە گەڕەکانی سنووری هەولێر یان سلێمانیان شوێنێک من بچم تەمەنا بکەم بێت و من پێشوازی لێ بکەم یان تەمەنا بکە من جێبیست بووم برادێک دەیگوت ئەوە 6 مانگ گەیمە هەوڵ دەدەین موچەمان لە بەغدا لە بۆ بێ مالعلم ئەو برادرانێک کە با ئەو قسەیان دەکرد کۆمەڵێک شەهیدیان هەیە کیمیابارانیش کراینە بەڵام دەیگو من 6 مانگە هەوڵ دەدەین بانقەکانی فیدرالی بێنە شارەکانی هەرێم و موچەمان لە بەغداوە لە بۆ بێ بە خۆم جێبیست بووم لە قسەکانی چ شتێک وایان لێ دەکە ئەوە بیر بکەنەوە ئاها بتەسەوری من باسمان کرد وەحدەیەکی فکری نیشتیمان پەروەری لە ناو مێشکی باس ئەو وەحدە فکریە کەنیە خەتای چییە؟ ئەرچی چییە؟ ئەو زۆر بە پرسیارکە لە جێ خۆتی
ئەرکەکەی هەمەلایەنە باش یەک لە ئەرکەکان حکوومەتە خودی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ضمنی حکوومەتی هەرێمی کوردستان کامە کەناڵ زیاتر بەرپرسە پەروەردە ئیعلام بڵێ معابدەکان خێزان کۆمەڵێک لایەن یعنی بنگەهەنە دەکرێتن ئەوانە بەرپرس بن لە بڵاوکردنەوەی هزرێکی نیشتیمانی یەگرتو بۆ ئەوەی ئەو کوڕەگەنجەی لە کەلارە ئەوەی لە زاخۆیە ئەوەی لە هەولێرە ئەوەی لە شەقلاوەیە یەک وحدەی فکری نیشتیمان پەروەری ئاینی و نەتەوەیی لەناو مێشکیان بچەسپێتن بۆ ئەوەی بە ئاسانی لە دەستی نەدەین بە ئاسانی ڕوو لە وڵاتان نەکا ینی من هەندێک جار جێبیز دەم دەلێ وەڵام من 1000 دینارم لە جیرفان نییە ئەو نیشتمانم بۆ چییە شتێکی زۆر خراپە ناکرێ بڵێ ئەو نیشتمانم بۆ چییە دکتۆر تشتێکی خراپە یان گونەهت ئیسلامەیدا بەلێ گونەها لەبەر ئەوەی ئەو نیشتیمانە مافی لەسەر هەر تاکێک هەیە ڕاستە من لە نیشتیمانە لەوانێ وەزی ئابووریم خراپی زەرفێکی سیاسی بێتە سەرم زەرفێکی کۆمەڵاتیم لێ دروستبی بەڵام بە هیچ شێوەیەک نابی من دژی نیشتیمانی خۆم قسەی بکەم و شەرعەن ڕێی پێ نەدرایە دژی نیشتیمان جدایە دکتۆر ئەوێ دژی نیشتیمانی خۆ قسە کرد ئەوێ دژی نیشتیمانی خۆ خیانەت کرد ئەوێ دژی نیشتیمانی خۆ چوو ماڵە جیرانی خۆ گوتێت تو وەرەمە پڕێڤە بەیەتمە نەزانمە پڕێڤە بن تا گوت خیانەتەمانە ئەف خیانەتە چه سزایەک بوانە هەیە شلانێ خودێڤەها جارێ ئەم دنیای بەحەز بکەین لە ڕووی شریعەتەوە چۆن طبعی لە ڕووی شەرعیەوە خیانەت بە نیشتیمان هەر جزاکەی لای خودای سبحانەوە تەعالا و لە نظامی دەولەی ئیسلامی یان لەو نظامەی کە ئەو ڕۆبەڕێوە دەچیتن پێویستە ئەوانە جیهەتە تایبەتەکان ئایا جیهەتی تەشریعی سزای لە بۆ دابنێن و ئەو سزاش لەسەر هەمویان وەکوێک تەطبیق بکرێتن ئەو جیهەتی تەشریعی ئەو ڕۆکەش هەیە پەرلەمانە جیهەتی تەشریعی یاخود عولەمای دینن عولەمای دینی ئیسلامینە لە با بڵێم لە یەکەتی زانانی ئاینی لە لێژنەی فتوا لەولایەنانە بۆ ئەوەی ڕاشکاوانە بین لەسەر ئەو بابەتە با یەکسەر خەڵکی مەسەن نەکەی نەخاین بەرامبەرەکەی ئەسڵەکەی باسکەین السارق والسارقة فاقطعوا أيديهما ئەو باسی دزی کرایوە نیە من خوانەکە دزی لە برای خۆم بکەم دەبی دەستم ببڕدرێ ئەگەر قانونی ئیسلام هەبی مثلا الخائن والخائنة هیچ باسکرایە لە قورئان مثلا سزاکەی ئەو هەی لێ بکەن نا بەو نەسەنە بەو نەس بەڵام چۆن باسکرایە بە ضمنی باسکرایە کە ئەمر بە ئێمە دەکا ئێمە دیفاع لە وڵاتی خۆمان بکەین لە خاکە خۆمان بکەین من قتل دون ماله مثلا دون عرضه دون دينه دون عقله طبيعي ماله اجتماعي ذكرته باش بزان تنيا مال نية عائلة فهو شهيد كلا پیغمبريان صلى الله عليه وسلم أي أويديتن تعدامان لدكا مال من داجيبكا ياخذ اجتماع من داجيبكا بشوي فراوانتر اللي هو في النار أو قاتل أو دكوزري أو يعني گناه بارة تاوان بارة دميني برانبر إيما دبي لانيك هبيتن بيتن دراستي نوعي خيانتك بكا يعني نوعي أوي تا چند دكويت قالبي خيانت تا چنديش مثلا معارضة تا چند عاجزة تا چند ظلمي ليكرايا أوانا همي دبي هريكك بحالتي خوي دراست بكري لانة تايبتكان أقر ياسايا برزان دبي ياسا گشجير بيتن لسرطان سري هرمي كردستان كسلي بدر نبيتن من كديم داوا دەکەم بگەڕێمەوە سەر بەغدا دەبی لایەنێک هەبیتن قانونێک هەبی برێوە لە سچ ئەساسێک تۆ دەڵێ محاسبە بکرێم ئەگەر بێت و یان خیانەتێکی تر بکەم دەستی دژمن ڕابکێشم یان داوە بەخۆی ئەسڵان ئەو کەسەی کە هەوڵ دەدا خاکەکەی بکەویتەوە سێر ژێر دەستی دژمن ئەوە خۆی لە خۆیدا یان چ تەمات پێ هەیە چی لێ ڕەچاو دەکەی دکتۆر کە بەخۆی بێداوای ئەو تۆزێک بە سەرێحتر و مەجلیسانەتر قسە بکەین لەسەرەوە بابەتە ئێستا بۆ نمونە ئەگەر منێک بڵێم وەڵاهی قبوڵم نییە من بگەڕێمەوە سەر حکوومەتێک کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو باب و کەس و کار و جیران و کورد و هاوزمان و هاونیشتیمانانی منی قات و قڕ کردێ و کوشتیە بە هەموو شوێ غیرەتم قبول ناکات ڕەنگە کەسانێک هەبن وا گۆشکرابن فێرکرابن بڵێ کاکە تەبعانەت و مستەفیدی لەبەر ئەوەیە کە
لە بۆ تۆ عیبی نییە نیشتیمانەکە ئەگەریش مستەفید نەبم کەسێکی حاڵش باش نەبێت ینی زۆر ئاسایی بموەکو هەر کەسێکی ئاسایی ڕەنگە لە حاڵی ئەو کەسە ئەو حاڵی لەم باشتر بێت کە ڕخن لە من دەگرێت باشە بەڵام ئینتیماکە و عزت و کەرامەتمەوە قبول ناکە بچمەوە ژێر دەستی دوژمنەکەم ڕەنگە بڵێ ئەوە کۆیلە و خۆفرۆشە تەنیا لە پێنا و ڕازیکردنی نازام چی ئەوشتانە ئەم شێوازی بیرکردنەوەیە یعنی لەبارەیەوە هیچ قسەیەکت هەیە چۆن قسە لەبارەی ئەم جۆرە فکردکردنەوەی دەکەیت کە ماوەیە کە بۆتە مۆدێلێک و لاوان و گەنجان و تازە هەڵک پێکەوتوان و تازە پێگەیشتوان بە ئەم جۆرە قسانە بەم جۆرە کەلامانە گۆشیان دەدەن قسە ئەوە یەکەمین خەلەلی پەروەردەیە وحدەیە یعنی وحدەیەکی فکری یەک هزری لەناو کۆمەڵ بلاو نەبوویتەوە ئەو هێزە بە گەنجانمان بدەن بەو لایەنانە بداتن بەو شێوە لاواز نەبن ئەنی ئەو شخصیەتە ئەو کەساتە بەهێزیان لەلا دروست نەبووە شتەکان بەلام بووبالی وەردەگرن کە ئەنەه لایەنێک ئەزیەت دەدا ئەو قسە دەکا مەعلم ئەو قسەیەیان ئەو داوایەوی بە زەرری خۆی دەشکێتەوە یەکەمین جار لە کەرامەتی خۆی لە سمای خۆی لە نیشتیما پەروەری خۆی دێتە خوارێ ناکرێتن بەو شێوە بڵێ چونکە من معاشم تاخیر بووە موچەم تاخیر بووە بۆ نمونە یان دەبینم فلان کەس زەنجین بووە فلان جهە زەنگین بووە یان فلان حزب وەکو پێویست عەدالەت بەڕێوە نابا من بێم ئینتیمایی وەتانی خۆم لەدەست بدەم پێویستە ئینتیمای نەتەوەی بە هیچ شێوەیەک لەدەست نەدرێتن من بەش بە حالی خۆم کە گوتیان ئەو لیستی موچەی دەی بکرێتە عەرەبی بە حەقەت لە بۆ من مردن بوو لەبەر ئەوەی لە دەستوری عێراقی دائیمی زمانی کوردی زمانێکی ڕسمیە دوو موەزەف دە موەزەف 50 موەزەف بینن لەوێ پاش ئەوەی هەمووی فۆنتەکان بیکەنە کوردی و لەوێ ڕێکی بێخن ئەنی من بەش بە حاڵی خۆم زۆر پێینی گەران بوو من چون گوتم ئەگەر ناوی من دەکرێت سوتفە ناوی من وایە قادر مەجید حوسێن هەر بە عەرەبی نووسرایە باوەڕ بکەن ئەگە بە کوردی با ڕێم نەدەد با ناوی من نەچوو با و معاشەم نەدەویست واللهی نەمدەویستە موچەیە خدا شاهدە نەمدەویست ئەی ناکرێ ئینتیمایی مە ئەوەندە زەعیف بیتن بەڵام حکومەتیش ناچارە هەموو ملت هاوسۆزنێ لەگە حکومەت هەندێکیان تەوەجوهیان گۆڕایە هەندێکیان تەوەجوهیان بەرەو عێراق چێتی چووە ئەو عێراقی کە باست کرد تعریبی ئێمەی کردە تعریبی وڵاتی ئێمەی کردە هەنی بە چ ڕووی تەوەجوهە لەبەر خۆشویستنی عێراقیان لە بەرەوەی 2 دینار با بڵێن لە کاتی خۆی دەدا ئالە ساس ینی ئەگەر وایە لە کاتێکدا ئەم هەوڵی مەسەلەی مادی و بابەتەکەیان بۆ ئەوە بوو کە ئەم بەم جۆرە بیر بکەنەوە ئەم حسار و ئەم وەزعیان خستە سەر هەرێم سەرکەوت بوون لەوەدا کە بتوانین ئینتیما بگۆڕن بەرامبەر بە پارە خەزەی موچە و ژیانی خەڵک کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەو هەمان دەزانین پێویستە ئەو خەڵکە بژیتن خەڵکی فەقیر هەیە توانای نییە دەرمانی نییە ناتوانی سارەکەی عەتەلەش تێ بکەی بۆ نمونە چاچی بکە هەزار زۆرە بەڵام بە هیچ شێوەیەک ناکرێتن من داوا بکەم موچەی من لە حکومەتی هەرێمی کوردستان کوردی خۆم بەڕێوەم ببە من داوا بکەم غێری کوردی من بێ حکومڕانی من بکە و معیشەتی من دووبارە بکەویتەوە دەستیەوە لانی دوام ئەوەندە ڕوونکردنەوە بدەم پاشە ئەوەی داوایان کرد ئەو موچێ بستەوە سەر بەغدا چ سوودیان وەرگرت من لە بیرمە زۆریش نیگەران دەبووم ئەو مامۆستا بەڕێزانە لە سنوورەکان دەبینن خۆ پێشاندانیان دەکرد یعنی هەندێک تعبیریان بەکاردێنە بەڕاستی لە مامۆستان بەڕای من نەدەوەشاوە تو منداڵەکانی خۆت برازاکانت خوارزاکان هەمووی محروم بکەی لە دکتۆر بەس داقەکەدا بابەتە دیژی یە گرنگتر بەحەسکین کابراەکە دەڵێ کوردستان وڵاتی منە خوێنم دەڕژم لە بوو ئەو وڵاتە بەڵام بۆ نمونە بازرگانە ئەوەی بێکوالیتی ئەوەی خراپە دەینتە ئەو ئەوە یەک دەستە گەڕانێ دەستە جەوگۆڕینێ زبل و خاشاکی فڕێ دەدا وەزیفەچی هەیە بە جوانی وەزیفەکەی بەڕێ ناکە دکتۆرە دەرمانی خراپ یان بە جوانی عیلاجی خەڵکی ناکە ئەی باش ئەوانش خیانەت نین یان جیهان خیانەت گەورەترە لەوانە ئەوەی یەکەم کە باسمان کردیان ئەوانە بران طبعی ئینتیمای نیشتیمانی لە دەستدانی نیشتیمان لە هەمووی گەورەترە
لە هەموو ئەو خیانەتان ئەوان هەرێکە سزای خۆی هەیە لە قانون شێتی و لە شەرعی شەیەتی بەڵام یعنی دەتوانم چ بڵێ حراجکردنی نیشتیمان بۆ ئەوەی ئەو دژمنەی توی ئیبادە کردی توی ئەنفال کردی بتەوێ بگەڕێەوە ژێر دەستی ئەو بێتەوە سەربازەکانی بێن حکومڕانی لە من بکەن فەرمانبەری ئەو بێ حکومڕانی لەم بکەم عەلیم کوردی خۆمەیە و کوردی خۆشم خەبات جێر بووە دکتۆر بەستی مت تێنەگەیشتی کارمەندی ئەو وڵاتەی دەی بە جوانی ئیشەکەی خۆی بکە بازرگانە دەبی بگەڕێ ئەوەی باشە بینی لە پێناو خۆشەویستی بۆ ئەوەی مامۆستایە دەبی بە جوانی پەروەردە بکە قوتابی لە پێناو خۆشەویستی بۆ وڵاتەکەی تامان یعنی ئەگەر ئەوەی نەکە گوناحبارە بە خیانەت حسابە ئەگەر ئەوە بەلێ گوناهبارە بە قەدەر مخالەفەکەی خۆی بەڵام باش بزانن بە تەسەوری من ئەو ئینتیمایە بۆ لاواز بووە ئێمە خۆ لە 92 بەبێ موچە دەرسمان دەدا چەندی مانگ بەبێ موچە دەرسماندا تەڵبەی خۆمان لێ نەگەڕان لە کۆڵانە ببینێتەوە حتا جەنابی سەرۆک کاک مەسعود فەرمووی هەموو میلەتی کورد قەرداری مامۆستایانە باشە بە جوانی ئیشی خۆمان کرد بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەکی باش بەڵام ئەو کەسانەی بەو شێوە تەعامل لەگەر وڵاتی خۆیان بکەن ئەوانە یەکەم هەستی نەتەوایەتی و هەستی نیشتیمان پەروەریان لاوازە هەستی دین و پابندبوون بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینە سەماویەکان لاوازە چکە نەخودا سوبحانەوە تەعالا ڕێگە دەدا بە غەش یعنی بینی و خەڵک سەرگەردان بکەی و شتی خراپیان بدەیان دەرخوار بدەی بە هیچ شێوەیەک ئەوە مەسموح نییە بەڵام ئەوانە هەر یەکەک کەناڵی خۆی هەیە لە بۆ لێ پێچینەوە بامە تەنیا خەڵکەکەش تاوانبار نەکەین خۆشمانیان حکوومەتی خۆشمان دام و دەستگاکانی خۆشمان لەو ڕۆوە کەمە قسەی لەسەر بکەین بەڕاستی دام و دەستگای ئێمەش وەکو پێویست نینە ئەگەر دام و دەستگای ئێمە لە ڕووی بازرگانیەوە ئەوانەی ئیدارەی بازرگانی دەکەن مسەیتر بن و محاسبە بکەن و ڕێگری بکەن و کوالیتی کۆنتڕۆلیان بە قووەت بیت و فەرق و جوایزینەکان ئەوەش لانێکە لانی تر من خەلەلێک دەبینم لە دام و دەستگاکانی حکوومەت ڕوونکردنەوە نادەنە خەڵک ینی ڕوونکردنایەن ڕوونکردنەوە بدەنە جەماوەر بەوەی قەناعەتی بێ خەڵک دەبینی وڵات لە هەمووی وابەرز دەبتەوە پێش دەکەوی هەمووی حساب دەکەن ئی حکوومەتە ئی سەرۆکەکانە ئی بەرپرسەکانە ئێ باشە ئەگەر ئیتووە ئەوە نابی ئیتوبی و خەڵکیش برسی بیت باشە ئەگەر ئیتوش نێوە لە ڕوونکردنەوە بدە لێ کاکەوە ئیسtisمارە ئەوە پرۆژەیە خەڵکێک دی ئەو وڵاتەمان لە بۆ جوان دەکا بە پارەی خۆی ئەمە تەنیا بزانە چ سێغەیەک قەناعەت بە خەڵک بینە ڕوونکردنەوە بدەن کاتێکدا مامۆستا موچەی نییە موچە نیە مەسەلەن بەڕاستی موچەم بەش بە حالی خۆم تەبیعی ئەمیش یعنی لە مامۆستای سۆڕش پێداهاتیمە لە زێوەی سۆڕش بوویمە و تا بوویمە دکتۆر بەجێم نەهێشتیە ئێستا ڕاستە موچەم باشە بەڵام منیش دەورانێک هیچم نەبووە منداڵی من چایە نەبوو دەچونە مەکتەبێ خواردن نەبوو بخۆن تا دەهاتنەوە شتێکیان نەبوو پەیدا بکەین بەڵام ئەو نیشتیمان پەروەری خۆم قەت لە دەست نادەم ئێستاش لە پێناو ئەو وڵاتی خۆم بەش بە حالی من بەرپرسم لە خۆم لەوانەیە لە هەندێک ڕوانگە لە منداڵەکانیشم زۆر حکوم لە سەریان نەڕوا چکە هەمویان گەورەنەوە ڕێی ڕژدن و ڕێی خۆی هەیە من ئامادەمە بمکەنە قوربانی لە پێناو وڵاتەکەم بەس وڵاتەکەم لە دەست نەڕوە لە پێناو سربەخۆی میلەتی خۆم ئێمە ئەوەندە سربەخۆی ئەمان دیتێ بە حەقەت ناکرێت زۆر بەو شێوە بە ئاسانی دەستی لێبەر دەستبەرداری ببین و بچینەوە کۆشی دژمن کامە دژمنیش کە جێ ئەمەل نییە کات دەتوان برم لە کەمیندا بە هەر ڕۆژێک بە هەر سەعاتێک بتوانانی ئەو هەرێمە ئەسڵان لە بین بباتن نەک بە خۆشی بەتەنیا بە هاوکاری دەوروبەریشی و وڵاتانی دەوروبەریش تا ڕادەی هەمان دەبینین لەو ڕوان دەرێ بچینەوە ژێر دەستی و دژمنەی کە لە پێناو ئەوەی کە سوزانم موچەیەکە قوتێکە علە ساس دەماندنێ کەوانە لە کاتێکدا قوتابخانە بە شانازی و بە ناوی ئەنفال دەکەنەوە بەێ چەندین قوتابخانە زیاتر لە دە قوتابخانە لە بەناوی ثانەوەی کچان هەیە لە بەغدای بە ناوی ئەنفال مەسە من لە بزاوی ئاشتی ناوخۆی ئێستا تا ڕادێکە من بەڕێوە دەبم لە هەرێم مؤتەمەڕێک کرا تقریبا 50 ڕێکخراوی عەرەبەکان برێت لە بەغدا و لە باشوور هاتن لە چوارچرا
مثلا ئافرەتێکات ناوی ئەنفال ناوی کچەکەی ئەنفالە هێلێن پرسی گوتم کچی من خوشکی من بۆ ناوی لۆ ئەنفال گوت وەڵڵا ناوی ئاەتێکە من عیلاقم لەو عەمەلێ نییە کە کات خۆی ڕژێمی بەعز دەرحەق بە کوردی موسڵمانی ئەنجامدایە زۆر پرگیری لە میلەتی کوردە کرد بە قسە بەڵام ناوی کچەکەی ئەنفالە ئەوە احتیمالە سۆزێکی دینی بیت احتیمالە ینی تا ڕادەیەک وەلو ئەوە ینی محلی سوپەیە بەڵام تو بێی سانەویات قوتابخانەکان بە ناوی ئەنفال بکەی لە ناسریا ذیقارەوە بزانم دوو قوتابخانە بە ناوی ئەنفال یە قسەی دەکە دەگو بەڵێ ئەنفال ڕەمزێکی مەیە معرەکەیەک بووە ینی وان تێگەیاندیە معرەکەی ئەنفال کە دژی کورد کرایە ئەو معرەکەیە مەشروع بووە دینی بووە ناکرێتن ئەوان بەو شێوە مثلەن بێن تەوعیەی مناڵی خۆیان و جەماوەری خۆیان بکەن ئەمەش حقیقەتەکەی تەوعی جەماوەری خۆمان نەکەی بەڕاستی لەو ڕۆوە خەل هەیە ڕاستی بەداخەوە هەمیشڵاوەێ بێت هێدی هێدی نەمینێت هێدی ئینتیما یانژی حەژی وڵات و نیشتیمانی وەێ بێت زێداتر لێ بێت دکتۆر بەحسکردنەوەی بابەتی ئەزبارچی دەوێت ئوستاد دەژمێرە و دووە ئەزبارکم تەمام نابێت بەێ ڕاستە گەلە سپاس بۆ دکتۆر گەلە خۆشحاڵ بین شڵام هەمی وەێ بین ئینتیما یانژی حەژەیکردنە وڵاتی مە دەفمە بەری هەر تشتی بێت بەێ تەمامە گەلە سپاس بۆ دکتۆر ئەم سرودەکێ دەنگی مامۆستای بچین ئەزبارکم دێ گەلە باش بوو یاخوا بەخێر ئەوەدان بڵێ زۆر سپاس بۆ زانیاری کوردستان نەگەیشت بە ئەو دەرەجەی هەمیتش بەرەو باشتر دەبی ئینشاڵڵا أنا إن شاء الله أول عجوش لكردواري دالين باي دشتي دي ودروة بخلي هول بدري حكومات وزارة پروردة حزب هر هميان بيكوا دست أو رخراوانا رخراوا كان بانك كان بريتو تشدكي بو جماوري خود پروردناك ممنون قال بخير يا أخوة خير بيدك عودان تكردوا سرسا خير بيا تشسروا ذاك يبتين موس الدنيا أود ويزدوت تحزن منازات يا منازات شيء قوية يا خوشة يا الله لبست ثوب الرجاء لبست ثوب الرجاء والناس قد رقدوا لبست ثوب الرجاء والناس قد رقدوا وبت أشكو إلى وقلت يا أملي في كل نائبة وقلت يا أملي في كل نائبة ومن عليه لكشف الضر يعتمد يابا 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 أشكو إليك أمورا أنت تعلمها أشكو إليك أمورا أنت تعلمها
يا قلبي وانت هايم وما يدرون بحب النبي يابا 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 والله دخيلك يا رسول الله يبرنا يا وشفيع المذنبين منال يابا يا يابا يابا شفيع المذنبين من العذاب اي والله يا اريد اسكن بالمدينة وبيت ما اريد اسكن بالمدينة وبيت ما اريد وغير المصطفى جيران يا يابا يا يابا يا يابا ما اريد يابا يابا الصبح بدا من طلعتي الصبح بدا من طلعتي والليل دجا لوفرتي والليل دجا لوفرتي جبريل أتاه ليلة أسرى جبريل أتاه ليلة أسرى والرب دعا لحضرتي والرب دعا لحضرتي يا الصبح بدا من طلعتي والليل دجا من وفرتي والليل دجا من وفرتي محمدنا هو شافعنا والعز لنا لدلالته والعز لنا لأمته يا الصبح بدا من طلعته والليل دجا من وفرته والليل دجا من وفرته اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا يا الله اللهم يا ربنا يا ربنا يا سامع الدعاء أناس مكروبون من أمة محمد عجل فرجنا بشفائك العاجل كل مرضى المسلمين يا الله اللهم صل على محمد اللهم امين ويخد اشترازي ان شاء الله يبارك الله فيك بتشبهشت ان شاء الله او ابياتيك خينمانه و زانيك باسيوي دك دلي و غير للشودا تمام بەخوای ویستم چاڕم قسە تاوکی برم ئەوە جوانترە لە دوگمەدارەکەی ئێلەگەکە ئەوە جوانە ئەوها ینی بێ دوگمە ئەوها جوانتر طبعا او زاناك باسيوي دك من كررها في جوف الليل استجاب الله دعاءه لبست ثوب الرجا والناس قد رقدوا لمن هاتي مبردرقايت أو خلك هموي قد رقدوا وبت أشكو إلى مولاي ما أجد لبر خداي دبارته يعني تقريبا منازات فرمي زول كسشي أو دعائي بدلش طواو بالصاخي بخيني خواي قولا استجاب الله دعاءه اللهم امين خاصة لو الشوي
گرینگە اللهم انك عفو كريم تحب العفو فاعف عفو عنا عنا يا ان شاء الله الله خدي دعایت همیا قبیل که طیبت تجید وان شوات پیروز و مبارک ده یا ربی آمين يا رب. دعاء ابو همیا بكن رازيل نبم بو دعاء فرمي أزمانه هلا وحن صار قدر دعاء الدنيا تقريبا يعني عندك أول مهبو لسر وبابتي دعاء يعني بس تواو يعني ما زال كي نبو يعني في غمر صلى الله عليه وسلم فرموتي دعاء دا فرميتن دعاء دا بيتي يقلو لو أساسياتاني كإنسان دور بلهم مصيبتش يا الله دعاء إنساني دا باريزي حفظي دا كده باريزي يعني دوشة إنسان دا باريزي الصدقة والدعاء قدر ويد جهورن همو قدر طبعا لزيش تخوا دا فرمي يمحو الله ما يعني يشاء دعاء قدر دقوري ببي نص خواهي قولة دا يقوريتن زور زاريتو احتمال لو شو قدري كخواهي قولة بخود فرمي إنا أنزلناه في ليلة مباركة فرميتنا من لو شو ذاك قرآن مدابزان علماء دا فرمي دا قدرين نيوي شعبان هندك دا فرمون ليلة القدر لو شو دا تواني مروفا كان دعاء كانت وهندك شت خواهي قولة هنايتي بيشت لله إخوة تعالى زور آسان لسورة الرعد خواهد فرمي يمحو الله ما يشاء أزل قدره أزل دكري بقوريت لكاتك ده أزلنا أما باسي أزلناك يعني باسي بركة لعمر دكين استعملوا فك دبيني مصر شيء صال دجي بس أو شيء صال زور بنا مرتاحي دجي برامة الشيء صالك دجي كأنما صد صالي جي وده لنفسيا ولا هموش كانت مرتاحي مثلا مصائبة كما شيء شدني درونيا مرتاحي نخوجني عمليات ناكل زور توشي او انا همو تقريبا دبتا او كانسان تمني دريج بيتن دعاء بكن دعاء وبو ماجي بكن خير اخو ما بس حاجه كرنا ولات و نشتيمون پروریه کر و بطیبتیش نمونه هری جاند ناف کردستان دا که ایشلا هم ببینین پاشا روژا که نزدیک دا که دولت بد ناوه دولتی دا همی پیکاتت پاراستی بد نو که ام هری مکین قواره اکین همی پیکاتت پاراستی نه پیک ود جین اوه مسلمان دیو دین خو اوه کریستیان دیو دین خو اوه ایزدیل دیو دین خو و اوه کاکیل دیو دین خو اوه پیکاتت آینی باشه اوه کرد عرب کریستیانه ها بجا پیکاتت نتویه دیت نه بیکشه بپرسگری باشه ام حشولات خود کین بس جا کسی نگوت یا ما کرده گولی نبیم والله اوه بز وید بو اوان کردابت اوید بصرمان مثلا چه جراجی ایشالله ولی نوید زور زار عتابي في صلى الله عليه وسلم قلت يا اخوي تعالى فرمي افانت تكره الناس حتى يكونوا مؤمنين افانت تكره الناس حتى يكونوا مؤمنين يعني تزوري لخرج شبكي كببت مسلمان نخير نابي يعني لكم دينكم اليدين خلاص شو بجا بيك فاجيان ات روانگاه اسلام ایدا اف بيك فاجيان هيت ناوا كردستان ده حتى چرا ده صدي ورد گرد في اسلامي مونه هر کی آزاد الحمدلله پیروی آیین خود کرد چه پیکاتین اولیبن چه پیکاتین نوتیبن دوست و خزمایەتی هەیە ئێستا نێوان ئاین جیاوازەکان جیرانین بازرگانی لەگەڵ یەکتر دەکرێن هاوڕێین لە شوێنەکانی کارکردن هەموو ئەوانە هیچ کێشەیەک نیە ئەسڵەن کە کاتێک مۆزوع دەکرێتەوە جە دەزانین دینەکان جیاوازن ئەوەی جێی سەرنجە یعنی بپێی هەموو ئەو متابعەی کە هەیە لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاکە شوێن کە ئەو بێکەوە ژیانە جوانی تێدایە ئەمە هی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە ینی ئەمە چەندین ساڵی ڕابردوو بۆتە کەلتورێک پێکەوە دەژین ئەنی هونەرمەندانن پیاوانی ئاینین وەک باسکرا ینی لە بازرگانانن هەموو کۆنتاکت و پەیوەندیشیان لەگەڵ یەکدی هەیە دراوسێن چێدوت پێکاتێت ئاینی ئەمشین بژمێرین پس پێکاتێت نەتەوەی هەتوناشێ پژمێری ئەوێل کوردستانی الشرق وغرب وأبي الدنيا شمال وجنوب يعني باكور وباشور وجلط ورجابا ما شاء الله بري خويا دا كردستان بيجا ام افشفا قال دكتورك بيجا في جاري مهوانا كما افرته ليش لا تمني وانا دريش كت اوجي ديال مدى باش ضربن دكتور كابان الشيخ ما مستوى زنيقه شريعه ديال مدى دكتور قال خيراتي عليكم السلام ورحمه الله قال بخيراتي باشي صحتوات شويه دكرم فرما قال رمضانه وقال مال وقال ما مستازانینگه و وجا زاروکا وجا مال و وجا همي بيك و رنگ ابو از بجم دجا رب زحمت رو بدون خوشتره بسم الله الرحمن الرحيم سرتها
بوني يعني أو أخيرا مانجي رمضان إن شاء الله أخوة أمي لما قبول دكا رمضانك إن شاء الله دبينا عتقاء من النار الله. إن شاء الله أخوة ليلة القدر ما بنسيب دكا الله دەست خۆشی لە ستافی ئەم بەرنمەیە دەکەم وای بەڕاستی بەرنمەیەک بوو سەرنجی هەموو هەوڵاتیانی هەرێمی کوردستانی ڕاکێشا بوو متەنەوع بوو لە مەدائح و لە نەسائح و لە هەموو ئەو کارانە من وەک اختصاصم پێکەوە ژیانە پێم خۆشە یەکەم جار باسکەم کە وەک ئافرەتێک کە من وەک ئافرەتێک خوا سبحانەوە تەعالا ئەمێ زۆر بە بەرزدانایە کە سوورەتێک بناو سوورەتی نیسائی هێنێتە خوارەوە و پاشان یعنی خوا سبحانەوە تەعالا چەند باسی ئافرەتی کردیە کە چەند دانا بووە وەک بەلقیسی مەلیکەت سەبە پاشان لە بەرامبەر باسی گەمژەی فرعونی کردیە کە چەند زاڵم بووە یعنی ئەوە شتێکی زۆر زۆر مهمە لۆ ئێمەی ئافرەت و پاشان بەو ڕەمەزانەی هەر وەک جەنابت فەرمووت ئێمە خوا سبحانەوە تەعالا ئەجری ڕەمەزانی بۆ مە دوو قات حساب کردووە لەبەر ئەوەی ئەمە ئیفطاری سائیم دەکەین ماڵی بەڕێوە دەبین منداڵی بەڕێوە دەبین و دەواممان هەیە ئەخوا یعنی زۆر بە گەورەی تەمشای ئافرەتی کردووە بێگومان دکتۆرە ئەو هەر بۆ ئیزافە بۆ قسەی جەنابەت من هەموو جارێ دەڵێم بابا ئادەم عەلەیهی سەلام یەکەم جار کە لە بەهەشت بۆ چەندین ساڵ هەر بەتەنێ بووە لە بەهەشت کە دەگوترێ بەهەشت يعني فيها ما تشتهي الأنفس يعني أو كنفس حزيلية اللي يبوا أو بري خوشية كوتايدة طاو يعني لو زيادة الخوشينية ندى حوا وتاوكو أخوا داك حوالي أبو دروسكن يعني بكلقنا بهشتش خوشني ببي آفرت تايب يعني أو تايبت بندي دروزناكا بيقومان آفرت زور قورية زور تايبته أو هروستمو إضافية لسروت يعني لو زيادة ريت ربي سلامتك بجا بابا تمي أفشوا وال تبتكي بحث كير دوك أفرتي تيجيونا و حتى أجاب زحمة تربط لي خيروي ماسترة بجا أم درجه بيك فاجيون فاكين ورنجا جنك زيادة تربزون بيك فاجيون مثلا جيران تيكل يوانا قال مثلا قال مال زيادة ترشيا ظلامي حتى اگر مثلا ظلام بتستدر يجي لي قالك شو خوفه مجيله حسناك ترنجا قالك تيكل بليجنك حكم جيرانتي انا زباركم زيادة هست بيتي تكرنا بيك فاجيونات نوفا كردستان ده هي لأن بيني بكينات نوفا إسلامي ده وأز فيها ما بسياري بكم تو وقت شارزاق في بواري ده بيك فاجيونات نوفا كردستان ده چندش صديد ديل دي في إسلامي ئەمە پێکەوە ژیان شتێکی زۆر زۆر گرنگە یەکێکە لەو خەسڵەتانی کە هەرێمی کوردستان پێی ناسراوە هەموو پارێزگاکانی بە تایبەت شاری هەولێر وەک ئەوەی بڵین شاری هەولێر کۆکەرەوەیە بۆ هەموو ئاینەکان ئێمە دەزانین ئیسلام هەژبوونی پێکەوە ژیانی زۆر بە جوانی باس کردووە ئیسلام هەموو بنەماکانی پێکەوە ژیانی داناوە چ لە مشتەرەکی ئینسانی کە ئێمە هەموو مرۆڤین وتلا اختلاف وتنوع كخوا سبحانه وتعالى بخوي اختلاف وتنوع دانايا دل ولو شاء الله لجعلكم أمة واحدة يعني خوا سبحانه وتعالى هلا قرآني باز دكا كإما هم رنجين فرا آينين فرا رنجين فرا نتوين حتى بيغمبر صلى الله عليه وسلم يعني بردوام تعاملي كردي لقر همو آينة كان وك يقدري يعني نموني زور زور زوان من هي لإسلام لسر بيكا وجيان هريمي كردستان من وحسب دراسي خوم تاكا ناوتسيا تاكا قوم كردة كهمو بيكا وجياني كلا قرآن هاتي التطبيق دكا يعني صدي لسطاس التطبيق دكا ما شاء الله أما لقرآني بيروز باس كرايا كخوا سبحانه وتعالى باسي كرديا كاختلافي ألوان ورنق وانتان حمو كرديا اختلافي ألسنتكم أوتيا بو تعارف كان لقر يقدري بيغمبر صلى الله عليه وسلم أو داكو كي كارب ولا سر ما في غير ديني إسلام يعني حتى قلتي أوي كظلم يعني اللي يبكى بوني بهشناك كبوني بهش لنيوان تسل صالي دلي بوني بهش تدي حتى في عمر صلى الله عليه وسلم دلي أوي كظلم لمعاهدة شبكة أمن حديدي مروج قيامتي إكوات أو زور زور قورية إمام علي دلي الناس صنفان إما أخ لك في الدين أو نظير لك في الخلق يعني لهم كالتوري إسلامي شاتية لقرآن للسنة لكالتوري إسلامي بيك وجيان هرهاتية إمامي أبو حنيفة لقصتي زور زوان كباسي بيغنبري دكا صلى الله عليه وسلم عليه أفضل الصلاة والسلام دل أخوة سبحانه وتعالى كبيغنبري نارد وكوكو كروا نكبو أوي تشتيتي شمل بكا تفرقي بكا نخير همو فرقة كان كودا كاتوا أوشتي زور زور زوانة لإسلام هي إنما كان همو لإسلام دان دراوا
عفو نعم، عفو. دکتۆرە مەسەرەن سە دەبینین لە هەندێک ناوچەدا جیاواز لای خۆمان بله. ئێمەوەکوی ئاماژەت پێدا کە لە هەرێمی کوردستاندا ڕێزگرتنێکی زۆر هەیە لە نێوان ئاینەکانەوە بەیەکەوە ژیانە بە جوانی ڕەنگداتەوە ئاماژنی هەستی پێ دەکرێت لە ناوچەکانی دیکە وانە هەندێک کۆمەلگا کە خۆیان بە کۆمەلگەیکی مسلمان دەزانن ڕەنگە وەکو چۆن دەڵێ ئەو شەرەفەیان پێ براوە کە قورئانەکە بە زمانی ئەوانیشدا بەزیوە بەڵام ئەو ڕێزە لە ئاینەکانی دیکە ناگیرێت هەمیشە بە جۆرێک لە جۆرەکان هەندێکیان نصوصە دینیەکان بەکاردێنن بۆ ئەزێددانیان لە کاتێکدا لە ڕووی شەرعەوە پشتڕاست نەکراوەتەوە بەم جۆرە هەندێکی دیکە با عرف و عادات و تەقالیدی خۆیان هەڵس و کەوت لەگەڵیان دەکەن و ئیدی سوکایەتیە دڵتەنگکردنە قسە پێگوتنە بە هەر جۆرێکی دیکە دیسانەوە دەپرسمەوە بۆچی ئەوان ناتوانن یان وانە بوونە کە ڕێز لە ئاینەکانی دیکە بگرن بۆچی لێرە لە هەرێمی کوردستان ئەو پێکەوە ژیانەوە بە جوانی هەیە دەستخۆش و پرسیارێکی زۆر جوانە ئەمە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی دائیمەن کورد میلەتێکی مەزلوم بووە بۆیە بەردەوام باوەشی لۆ هەموو ئاینەکان لۆ هەموو لێ قەوماوان کراوتەوە ئەمە دەزانین هەر لە کۆنەوە هەر لە سەردەمی حەزرەتی نوح کە کەشتیەکەی لەنگەری گرت کوردستان لە میسۆپۆتامیا بۆ لانکەی پێکەوە ژیان بۆیە ئەو خۆشەویستیە لە ناو کورد هەر هەیە شتێکی زۆر گرنگ هەیە مامۆستا ئەمە دەبی لێرە دیقەتی بدەین لەبەر ئەوەی کورد سۆفیگەریە هەر لە شێخ ئەحمەدی بارزان لە شێخ عەبدولسەلام بارزانی لەبەر ئەوەی سۆفیگەریە سۆفیگەریش چییە باوەشی لۆ هەموو کەسی دەکاتەوە ئەو شتە زۆر زۆر گرنگە لە ناو کورد ڕوحەتی سۆفیگەرێتی ئەو زاڵ بووە بە سەرماندا بڵێ و هەروەها لە نێو يعني عرب يعني بالضبط يعني اما لبروي من يككم لانداماني منظمي كايسيدي عالمي كمنظمي كايسيد بس بو حوار وبيكا وجيانا اما دوريان بيمان كرت امن كرد بون اواني دي عرب بون تونسي بون مغربي بون يعني مغربيه كنصا بمني دغ دغ اتم ملي مسيحي هي امن بس باورم بزولك هي بزوي هي وتم لو قوتينا لبرواني دخيلا هاتينا ولاتم اويتر سعودي بو دەیگوت ئەمن خزمەتکارەکانم هەموو لە ئاینەکانن سیخن هیندۆسینە تیبتن بەڵام قبول ناکەم عیباداتی خۆیان بکەن کەیفی خۆیان ئەوە ئەکات یعنی هیچ حڕیەتیانی نەدا باشە کەواتە لێرە پرسیارێک دێتە پێش لە ئیسلامدا لە شریعەتدا ئاساییە بۆ نمونە کەسێک خزمەتکارێکی هاوڕێکی هەیە لە شوێنی کارەکەی بۆ نمونە من شوێنێکم هەیە و کەسێک لای من ئیش دەکات بەڵام ئەو ئاینێکی دیکەیە لە شریعەتدا ئەوە جێگوی بۆتەوە یاخود باسکراوە ئاسایی هەر کەس دەتوانێت ممارەسە دینی خۆی بکات بەڵێ ئیکراه و زۆر لێکردن نەبێت ئەمە یەکەم بە نەسی قورئان لەکم دینکم وەلیە دین پاشان پێغەمبەرمان سەروەرمان صلی الله عليه وسلم عليه أفضل الصلاة والسلام ئەمە ئەسەرمان هەیە لەوی نەسارای نەجران هاتنەکەم پێغەمبەری صلی الله عليه وسلم کە لەگەری پێک بێن و ئەوانە وەختی نوێژیان هات لە مزگەفتی پێغەمبەری صلی الله عليه وسلم گوتیان ئەمە وەختی نوێژێمان هات پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی باشە لێرە نوێژی خۆتان بکەن کەواتەوە شتێکی زۆر گەورەیە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گەورەیی خۆی ئەتیادی ئیزنیانی دا نوێژی خۆیان کرد الكيري بين وقت نوێژە خۆ کردین بەڵێ الموڵە پێغەمبەری بینە لە مزگەفتێ بوون لەوێن دەرێ بوون نوێژی خۆیان کرد تەنانەت ئەگەر وەکو ئیزافەیەکیش ئەگەر ڕاستم پێم لەگەر هەڵەش بم بۆم ڕاستکەوە عومەری کوڕی خەتەب کاتێک کە قودسیان فتح کرد یعنی گوتی لێرە نوێژ دەکەم لە نێو ئەگەر گوتی ئەگەر نێو کڵێسایەک بوو گوتی لەبەر ئەوە نایکەمنەوەکو ببێتە عادەت هەموو مسلمانان بچن کەنیسە لە مەسیحیەکان تێک بدەن و بچن لەوێ نوێژەکانیان بکەن وەکو ئەوەی عادەتێکی لێنەیە تەنیا بۆ ڕێزگرتن بوو ئەویش تەنیا لەبەر ئەوە نەیکوا بوو بەڵێ وا بوو وە پێغەمبەریش صلی الله عليه وسلم کاتی لە یەک لە سەبیەکان غولامەکانی خۆی جووە نەخۆش دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچی سەردانی دەکا عیادەی مەریضە دەستەکنی دەلێ ببە ئیسلام بابی بە کوڕەکەی دەلێ کوڕەکە لەسەرە مەرگە بە کوڕەکەی دەلێ ببە ئیسلام پێغەمبەر چ دەلێ صلی الله عليه وسلم وە بکە فعلا کوڕەکە دەبتە ئیسلام ئەوەی کە دەبتە ئیسلام بەلایەکی دادەنێن بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو سەردانی کرد ئەوە زۆر زۆر مهمە شتێکی کە چووە سەردانی کرد غەیری دینە ئەوە زۆر گرنگە لە ئیسلام بابەتێکی دیکەش وەکوی بیرهێنانەوەیە بگورە زوو دێمەنێوەکان بەزاشت بە فکرم دێت تێمێک سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم تاوافاتی کرد قەرزاری جوولەکەی بەڵێ درعەکەی درعی مەرهوم بوو لە کنجوولەکەکەی ڕاستە بازرگانی و هەموو شتانە هەبوو جیران و پێکەوە قسە و لە وەسیقەی مەدینەی وەسیقەی مەدینەی کە چەند مهمە هەتا ئێستا هەموو وڵاتان چەند دەیانەوێت دای ڕێژنەوە ناتوانن وەسیقەی مەدینەی تەعایش بوو لەگەر هەموو دیانەتەکان
ئێستش ناتوانن دایڕێژنەوە قەتەر محاولەی کرد سعودیا محاولەی کرد بەڵام ناتوانن کەواتە پێکەوە ژیانی ئاینی شتێکی زۆر گرینگە لە ئیسلام هاتیە لە قورئان هاتیە لە سنت هاتیە ئێمەی کورد نمونەی زۆر جوانمان هەیە لە ناو ئێمەی کورد بۆ نمونە شێخ ئەحمەدی بارزان کاتێک دانیشتە لە مەجلیسی قەشەک دێ قەشەکە دێ دەگریە و زۆر بەهات و هاوار و شێخ ئەحمەد دەڵێ دانیشە بزانم چتە یعنی هێدی دەکاتەوە دەڵێ وەڵام جەماعەتێک هاتن هەرچی پارە و سامانمان هەیە لێمانیە دزی شێخ ئەحمەد دەلێتن دانیشە پێشمەرگەکان دەنێری بچن ئەو دزانە بگرن و پارەکانیان لێ بگەڕێنەوە ئەلە هێندەرێ شێخ ئەحمەدی بارزان ڕەحمەتی خوای لێبی دەلێم هەر کەسێک زوڵمی لەنگۆ کرد زوڵمی لە من کردیە شخصیان ئێوە شتێکی زۆر مهمە پاشان شێخ عەبدولسەلامی بارزانی ئەمە مستەشرقەکانمان هەیە ڕۆژهەڵات ناسەکان کە باسی پێکەوە ژیان دەکەن لە هەرێمی کوردستان دەقی زۆر جوان باز دەکەن دەڵێن ئەمە بە شێخ عەبدولسەلام بارزانیمان دەگۆ شێخ نەسارە لۆ لەبەر ئەوەی زۆر مڕاعاتیانی دەکردنەی دەهێشت کەس قەدریان لێ بکە بینە سەر مەڵام مستەفای بارزانی کە ئەو سەرکردەی نەتەوەییمانە مەڵام مستەفای بارزانی یەکێک لە ئەعزای مەجلس قیادەی سەورەی شۆڕشی ئەیلول قسپۆڵس بوو قسپۆڵس چ بوو لەگەریان بوو ئەندام بوو ئەوە زۆر مهمە ئەوانە زۆر مهمە لە مێژووی ئێمە ئەمە دەبێ هەموو دەست بوانەوە بگرین بۆیە ئەمە حەزمان لە پێکەوە ژیانە لەبەرەوەی سەرکردەکانیشمان حەزیان لە پێکەوە ژیان بووە لە دەوڵەتەکەی شێخ مەحموودی حەفید لە دەوڵەتەکەی شێخ مەحموودی حەفید کەریمی عەلەکەمان هەیە ئێستش باسی دەکرێت ڕێکخراوی کەریمی عەلەکە کەریمی عەلەکەی کردە وەزیری مالیە ئەوە شتێکی زۆر مهمە مەسیحی بوو کەریمی عەلەکە هەستاچی کرد لەسەر حیسابی خۆی بیرەکی ئاوەی لێدا لۆ مزگەفتێ و لۆ ماڵەکانی ئەوێندەرێ واروەها بچی دەینە ئەو ماڵانەی فەقیرن ئەرزاق و خواردەمەنیان بۆ دەینە لە بەرامبەردا دەبی ئەوەش لە بیر نەکەین ڕاستە ئەمەی مسلمان پێکەوە ژیانمان هەیە کورد بەڵام لە ناو یەزیدیش پێکەوە ژیان هەیە بۆ نمونە هەموو شەڕۆمان هەیە هەموو شەڕۆ تقریب لە ئەرمەنەکان ئەگەر لێیان قەومە ئەرمەنەکان پارێزگاری لە هەمویان کرد میرمان هەیە میرەکی یەزیدیمان هەیە هەستاچی کرد لە نێو ماڵی خۆی عەردیدا موسڵمانان مزگەفتیان لێ دروست کرد دەڵێن ئێستاش مزگەفتی شنگالی گەورە ئیویە کە ئەو عەردەکەیدا بۆ موسڵمانان هەر لەسەر ئەوەی پێم خۆشە باسی گەریدەکان بکەین ئەمە دەزانین گەریدەکمان هەیە کە هامڵتۆن ئەوەی ڕێگای هامڵتۆنی ڕەواندز لە کتێبەکەی شتێکی زۆر خۆش دەجێڕتەوە دەڵێ ئەوانەی کە کاریان دەکرد لەسەر ڕێی سۆران ڕێگای ڕەواندز هەموو دینەکانی تێدا بوو بۆ نمونە ڕاماڵکەرەکەم هیندۆسی بوو چاودێرەکەم سیخی بوو شۆفێری کوڕەکەم موسڵمان بوو ئەو کوڕی کە ئەو کابرای کە لە کنە من ئیشی دەکرد ئەوە مەسیحی بوو ناوی جەرجیز بوو کە باسی جەرجیز دەکا شتێکی زۆر خۆش باسی جەرجیز دەکا دل لە جەرجیز هەموو دەم دەیگۆ ڕاستان بە مەسیحی لە دایک بوومە بەڵام دەبی لەگەر هەمویان بگۆزرێنم یعنی بگۆزرێنم و بژیم لە گەریان لە کاتی جێژنی مەسیحیان ئەوە جەرجیز بوو جێژنی لە گەریان دەکرد لە کاتی جێژنی موسڵمانان ئەوە عەبدوڵڵا بوو لە کاتی جێژنی جوولەکەکان ئەوە شاؤلی ئیلیۆش بوو دەیگۆ زۆر سەرسامی بووم یعنی لەگەر هەمویان خۆی گونجاند بوو گەڕیدە دیکەشمان هەیە لە قەرنی 19 لە ساڵی 1878 دەلێ زۆر سەرسیماییمی کرد ئەو کاتێک کە چوومە کەرکوچێ دیتم هەموو خەڵکەکە پێکەوە ژیانیان هەیە مەسیحی بوون موسڵمان بوون غەیری دینی دیکە بوون گوتی ئەوە سەرسامی منی کرد قسەکە یعنی قەشەکە هەموو گازیان دەکرد دەیان گوت سەردارم گەورم موسڵمانەکانیش دێگو ئەگەر ئیشە چیان هەبە ئەویان بە باوکی خۆیان دادەنا دێگو ئەوە زۆر شتێکی جوان بوو لە لای من باش دکتۆر مەسەلەن ڕەنگە گەلێک جۆرە بەحسێ پێکڤەژیۆنەوە دەکرن خواردنێت خۆدا بلا پێکڤەژیۆن هەبێت خواندنا خۆدا چوونە خۆدا تادنا خۆدا بازرگانیەدا جیرانتیەدا هەندێک تشت هەنە پێکڤەژیۆنە خۆ ناگرێت مەسەلەن ژن و ژنخوازی گەلە جۆراتێ بەحسکردن وڵا درستە کوڕێک کچەکە غەیرە دین بینێت بەس چنەبێت ئەم کچێت خۆ بدینە غەیرە دینی ئیسلامێ کە ئەوە گۆڕانکاری سەرداتێ یانژی چه حکمەتێک بوو فێ هەیە بەخۆی لە دیانەتەکان هەیتمان هەندێک ئاین هەیە داخراوە بە هیچ جۆرێک نەقبول دەکەن کەس ببتە دیانەتەکی دیکە و نەقبول دەکەن کەس داخلی وانە دەبێت ڕێز لەو داخرانی ئەو ئاینانەش بگیرێت بەڵێ دەبێت ڕێزی لێ بگیرێت بۆ نمونە ئێزیدیە بۆ نمونە سابی ئەی مندائیە
بۆ نمونە ئەرتەدۆکسەکانن ئەوانە دەبی ڕێزیان لێ بگری یەهودیە جووە ئەوانە دەبی ڕێزیان لێ بگری نەداخلی ئاینیان دەبی ونش قبول دەکەی کەس بێتە سەر ئاینی تو دەبی ڕێزیان لێ بگیرێ بەڵام ئەوە هەیە جار هەیە مەسەلەن دەبینی کچی لەوان دەخوازن ئەوانە ئەوە حەسب اتفاقی خۆیان بەڵام دەبی ئەتو ڕێزیان چەند قوربانی بدەیان ئەو تە مسلمانیان ئەویش یان ئەو دەبی یعنی حەدی لە بۆدانی بەس ئەمە ئەوەی زۆر گرنگە لە هەرێمی کوردستان ئەمە باسی ئەو خاڵی بکەین لە قانونی ڕقم 5 ساڵی 2015 کە قانونی حقی عطائی مکونات هەموو حقەکانیان دایتێ ئەو پێکهاتانەی لە هەرێمی کوردستان دەژین فعلا هەموو مافەچیان درایتێ حتا بزانە هەرێمی کوردستان چەند لەگەر پێکەوە ژیانە وەزارەتی ئەوقاف و شؤونی ئیسلامی ناوی گۆڕا بۆ وەزارەتی ئەوقاف و شؤونی دینی ئێستا هەر هەشت ئاینی کە لە هەرێمی کوردستان باوەڕی پێکراوە معتەرەفە هەر هەشت ئاین لە ناو وەزارەتی ئەوقاف کاربارەکان لێ بەڕێوە دەچێت بەڵێ لێ بەڕێوە دەچی دویان مدیریەتە ئێزیدیەکان و مەسیحیەکان لەبەرەوەی ئەوانە دوو دیانەتی زۆر گەورن لە هەرێمی کوردستان ئەمە لە مەسیحیەت کە لە کوردستانەوە بڵاو بووە ئەمە دەزانین کاتی کە لە میسۆپۆتامیا بڵاو بووە کە لە ئوسقوفیەتیان هینا لە هەولێرێ حەدیاب ئەدیابین ئەلێرە یەکەم ئوسقوفیەت دانرا لە شاری هەولێر کە ئەدیابین یەکەم ئوسقوفیەت دانرا شتێکی دیکەش هەیە ئەوە زۆر خۆشە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە لەچە جاسلیقەچی مەسیحیمان هەیە لە کاتی مەغۆلەکان لە بەغدایە زۆر ئەزیەتی دەدەن زۆر تونند و تیژی لەگەر دەکەن ئەو جاسلیقە هەڵدەستی چ دەکا دێتە ئەربیل لە حەدیابدا دەنیشی تا ئەوەی کاروباری چا دەبتەوە دەستەوە بەغدایە هەمان شت چی لێ هات کە کاردینال لویس ساکۆ ئەو بێڕێزیەی و ئەو مافخورانەی کە لە بەغدایە لە بۆی کرا هات ڕووی کردەوە هەرێمی کوردستان بزەبت هاتەوە هەولێرێ کەواتە مێژوو التاریخ يعيد نفسه دکتۆر یانە ئیسلامێدا چاوە بزەبت دێ بەحس کردن خۆشی و نەخۆشیەدا ئەم گەل ئاین و پێکهاتێندن بین یانجی بتنی وەختێ پێتیوی مەهای وەختێن نەخۆشیەدا مەسەن کابراک دەبێت ناخێر بۆ مەرینە ئەم جەژنەدا بەشداریە بکەین لێ ئەگەر نەخۆشی هەبێت ئەم بچین ئەگەر پێتیوی پاری کاریە بی ئەم بچین هاری کاری بکەین حتا ئەگەر خێرژی بێت مەسەن خێر بۆ جیرانەکە غیری ئیسلام درستە یانجی بتنی وەختێ پێتیوی هەیە و هەموو سەدی هاری کاریەکەین یانجی سەردانکردن خێرە مەسەن هەموو ئەگەر نەخۆشی دوی چما ماڵا ئێکی کریسیان ڕین مەخوارێ سوحبەتێکین هەبێت تووسە چاوەتینە بەحەسکردن ئەوە زۆر مهمە ئەم چکم ئێستش باسم کرد گوتم پێغەمبەر صلی الله عليه وسلم سەردانی ئەو سەبیە جوای کرد کەواتە ئەوە هەیە لە ئیسلام بەس نەخۆش بوو نەخۆش بوو بەڵام نە حاڵەتی دیکەش ئەتیادی ئەمن یەک بەخۆم جیرانم شەبەکە جیرانم شیعەیە سەردانیان دەکەم خواردنیان لۆ دەبم لە خۆشی و ناخۆشی زۆر مهمە ئەوە ئەتوو ڕۆجوانەکەی ئیسلام پیشان دەدەی لە ئیسلامیش وا عیادەت المەریض هەیە مەسەلەن دەچی سەردان دەکەی پیرۆزباییان دەکەی لە کاتی خۆشی و ناخۆشی دەبی لە هەموو شتێکیان بەشداربی لە خۆشی و جەژن و ئەوانە جێژن و ئەوانەش بەڵێ باشە دکتۆرە مەسەلەن کوڕێکی مسلمانە دەوێت کچێک بخوازێت کە غیرە دینە کەی لە بۆ ئەو کوڕە مسلمانەی دەگونجێکە ئەو کچە بخوازێت لە کامە دینە ینی کەی ئیسلام ڕێگەی پێدات کام دینە بخوازێت کچ لە کامە دین بێت خۆی دەتوانی باشە دەتوانی من نمونەمان هەیە لە ناو کوردیش ئەوها دەتوانی کوڕەکە ژنی لەوان بینی بەڵام مسلمان ناتوانانی کامە دین ینی هەر بڵێ ئەهلی کتاب ئەوانەی ئەهلی کتاب مەسیحیە ئیسلامە سابیئەیە زەردەشتی شتێکی زۆر گرنگمان هەیە لەسەر زەردەشتی زۆر جار دەلێن ئەوانە ئاگر پەرستن وانە لەبەرەوەی لە قورئان باسییان کرایە والمەجووس مەجووس چێن ئەوانە زەردەشتیەکانن بۆ ناویان بە مەجووس هاتیە لەبەر ئەوەی یەکەم خێڵ کە ئیمانی بە زەردەشتینە مەگووشەکان بوون لەبەر ئەوەی مە لە عەرەبی حرفی گەمان نییە بووە مەجووس کەواتە ئەوانش ئەهلی کتابن سابیئەی مندائیش ئەهلی کتابن ینی زەردەشتەکان ئەهلی کتابن بەڵێ باشە بە مەجووس ناویان ینی دەتوانێت کەواتە کوڕێکی مسلمان دەتوانێت لە زەردەشتێک لە جوولەکەیەک لە مەسیحیەک لە سابی و منداییەک لەوانە دەم چوار ئاینە دەتوانێت زەواج بکات کەس لەوان بێنێت دووە بە پێچەوانەوەش ئەمە ناتوانین مسلمان ناتوانێت لەبەرەوەی دین دەگەڕێتەوە سەر بابی ئەمە لەوەش نمونەمان هەیە کاکە ئەحمەدی شێخ بووکەکەی
مەسیحی بوو چەند حەزی لێ بۆگە منداڵەکەیان بوو ناوی منداڵەکەی لێنا ئیسا بەڵام کوڕەکەی دەیگوت نابی لێنە ئیسا بەڵام کاک ئەحمەدی شێخ گوتی لی گەڕێ با ناوی لێنە ئیسا زۆر ئەتیادێ کەواتەکە مەسیحیش بوو بەس ئەوە براشم گوتی لە چه حاڵەتێکدا دەبی کچ لە غەیرە ئیسلام بینین هەموو حاڵەتێک ئاسای مسلمان عاشقن کچی دیکەشی مسلمان هەیە خزمی هەیە بەڵام بووی هەیە لەوەی بینی هەموو حاڵەتێک ئاساییە یان حاڵەتی ئیسنیسنا هەیە ها مەسەڵەن بڵێن وڵڵاهی مادەم کچی دیکە نییە قەینە با غەیرە ئیسلام بینی آخر گوتت کچی بینین ژنی بینین ژن بینین هەڵدە کچێش وانە بخواز والله يعني حاڵەتەکان تهدید نەکرا بەدڵی خۆم کابراکەم دڵم دەستە ئەمە بەستشمەوەیە چێشوانە بخوازین هەردی هەر حاڵەتەکەی بە درستە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ کچی گاور دڵی بردم مادەم گاوریشی هینا مەوزوعی ئەدی ئەگە کچی گاور بی ئێگاور هەر بە مەسیحیان دەگوترێ لە هەولێر دەفمە وسۆنینە دەفمە بێ دین کەسێک ئەگەر کەسێک دین نەبێت ئاتایست ینی با بڵێن لەوانەیە بیکاتە مسلمان لەوانەیە ئەو خێرەشی بگات لەوانەکەی باز مەکە شریعەت ڕێی دینی نەبوو ملحد دەتوانی ڕێگە پێدراوە لە مسلمان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ تونکح المرأة لأربع ونیا لۆ جوانی لۆ نەسەبی لۆ کابانی بەڵام دەڵێ فەظفر بذات الدین تەربەت یەداک کەواتە چییە تهدید نەکرا دەڵێ ئیلا بە دینەکەی بینە مادام ئەتوو دڵت گرتی دەتوانی چکم تهدیدی نەکردیە بەس دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ ئەگەر بە دینەکەی بینی لۆ تۆ باشترە کەواتە تهدیدی نەکردی باش ئێوە لە کۆڕ و کۆبنەوە کاتان کە سەردان دەکەن یان کۆبنەوە دەکەن ئەو وتت من ئەندام دەڕێکخراوی کایسیت باشی بۆ نەزەمەی مەلک عەبدولعەزیز بەڵێ کە ئێوە سەردانیتان دەبێت کۆ دەبنەوە هەموو بۆچوونەکانی دیکە هەموو دینەکانی دیکە چۆن دەڕوانە ئەو بێکەوژیانی کە لە هەرێمی کوردستان هەیە هیچ سەرسامیەک حاڵەتێکی تایبەت کە ببینن بێگومان تۆ لەوەدا من دڵنیام مەسەلەن زۆر دڵخۆشی زۆر سەربڵندانە گفتوگۆ دەکەیت چونکە هەرێمی کوردستان هێندە تایبەتە لەو بێکەوژیانە بێگومان قسە و گفتارت لەوێدا ئەوەک چۆن دەڵێ ئەگەر بزانم پشتەکی بەهێزمەیە قسەم خۆشتر دەبێت تۆش ئەو پشتە بەهێزەتێکە ئەو بێکەوژیانە جوانە هەیە لەوێدا ئەوان چۆن دەڕوان لە هەرێمی کوردستان کە ئەو بێکەوژیانەی تێدایە طبعا ئەوان زۆر سەرسامن لەبەرەوەی ئەوان ئەویان بەمەکرد هەر کەس و مەشروعی بکات لە وڵاتی خۆی یەک مەشروعی کردبوو کە هەندێک خەڵکی دەینی لە بۆ مسلمانەتی ئەوانە يعني خوا دەزانی مەشروعی من یەکەم بوو هەرێمی کوردستان هەمووش گوتیان لەبەر ئەوەی بەڕاستی پێکەوە ژیانە ئیوەی ئەو مەشروعی ئەمن کردم هەموو ئاین هەر هەشت ئاینم کۆ کردەوە هەر هەشت ئاینم کۆ کردەوە دانیشتن قسەیان کرد ئەوە زۆر گرنگە یعنی تاکە مەشروع بوو لەناو هەمویان ئیمە هەرێمی کوردستان یەکەم بۆ من ئەوجە چوون بە جلی کوردیەوە عرضم کرد لە پورتوگال عرضمان کرد یعنی زۆر پێی سەرسام بوون حتا یەکەم بوو لەبەرەوەی گوتیان ئەمە زۆر سەرسامین چۆن ئەو پێکەوە ژیانە هەیە لە کنانگۆ یعنی ئەمن باسم کرد خاڵەکە کە هەرێم یعنی بوویتە جەلبی ئەنزاری هەموو خەڵکەکەی هەرێمی کوردستان زۆر بە جوانی دیارە حتى پێی دەڵێن العالم المصغر وەک جیهانێکی کۆکراوەیە هەموو ئاینێک هەموو ڕەنگێک هەموو نەتەوەیەک خۆیان خڕکردەوە لە هەرێمی کوردستان طبعا ئەوە خێریشی زیاتر بۆچی ڕاستە ئەمە سەرکردەکانمان و هەموو طریقەتی سۆفیگەری و لە کۆنەوە ئێمە هەر لەگەر پێکەوە ژیانین حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی زۆر گرنگی کرد هەر لەگەر دروستبوونی لە ساڵی 1992 کاتی کە پەرلەمانی کوردستان دروست بوو یاسای دانا دەبی هەموو ئەو ئاینانە ئازاد بن لە عیباداتیان لە هەڵس و کەوتیان لە جێژنەکانیان کەواتە هەرێمی کوردستان لە 1992 دەرچی بەوەی کرد ئەوە زۆر گرنگە بۆیە ئێمە دەبینین هەموو ئاینەکان جێی لە هەرێمی کوردستان بوویتەوە هەرێمی کوردستان لەنکەی پێکەوە ژیانە گەل پێک بە ژیانێ تشتێکی دی گرنگی هەیڤێت کورد گەلک پارێزن ئەوژی کلتورێ مەیە زمانێ مەیە جلکێ مەیە ڕەسەنیەتە کوردی مەسەرەن ئەم هەمی گاوە بەحسێ پێک بە ژیانێتین بەس بەرامبەردا چەند یا گرنگە تاکێ کورد کلتور و زمان و عرف و عادەتت خۆشی پارێزت نه هەموو مادەم پێک بە ژیانە بێجە هەموو تستێمەژی هەمی وەکی ئێک لێ بێ حتت مەسەلا جلکادا حتت مەسەلا ئەزمانیدا خۆی زۆر ضرورە هەتا وەک مامۆستا هەندرێنی شوێ گۆ کاتی کە ئەمە مەسەلەن لێن دەرێت زۆر بە سەربەرزیەوە باسم کرد کە ئەمە ئەو پێکەوە ژیانمان هەیە ئەو ئاینانەمان هەیە ئەمن کوردم بە جلی کوردیەوە ئەمن ڕەسەنایەتی خۆم دەبی فەوقی هەموو شتێک بی کە کوردم پێکەوە ژیانم خۆش دەوێ
زمانم کوردیە جلم کوردیە ئەوە دەبی فەوقی هەموو شتێک بێ دەبی ئەمن ئەوەی یعنی ئیخۆم ئەوەلی ئەو جە ئەوان ئەوە فلانە دینە ئەوە فلانە دینە یەکەم کوردم ئیسلامم زمانم کوردیە وانە نەتەوەم کووردە ئەوە زۆر گرنگە پارێزگاری لە ئیخۆم کەم ئەو جە پێکەوە ژیانی یەکەم لەگەر خەڵکی دیکە دکتۆرە بێگومان تۆ لەو هەموو سەردان و کارکردن و ئەو بابەتانت ینی بێگومان هەندێک شتی سەرنجڕاکێش و تایبەت هەبووە حاڵەتی زۆر شاز و جوان لە بینی ئاینەکان مەسەرەن هیچ شتێکت بەبیر دێتەوە ئێستا وەکو شتێکی جوان بۆمان باس بکەیت ئەو ئاینانێک کە ئەمن مامەڵەم لەگەر کردینە خۆم مسلمان دەمینێ هەفت ئاینەکەیت کە یعنی کاتی کە کتێبێک کشم دەرکرد بە ناوی تعایشی سلمی لە هەرێمی کوردستان پێکەوە ژیانی ئاینی لە هەرێمی کوردستان کە بەڕێز دکتۆر پشتیوان صادق ئەرکی لە ماف معنی ئەرکی لە چاپدان و ئەوانەی هەڵکرد پێشمانگەچی کتابەکەشمان تەوقیع کرد کتابەکە زۆر شتێک ڕەبی سەلامت بی شتێکی زۆر مهم بوو ئەوەی هەستم پێکرد درکم پێکرد لە کاتی نووسینەوەی ئەو کتابەی کە باسی پێکهاتەکان دەکەم هەموو پێکهاتەکان وەک برایەک لە گەبرم من یعنی یەک وەک خوشکێک وەک دایکێک لەگەرم بوون یعنی زۆر پێم خۆش بوو یعنی هیچ هەستم نەکرد فەرق و جیاوازیەک هەیە لە ئاینمان حتى بداية ئەگە تعرفم کرد حتى نمپرسی باە کە ئەتو چ ئاینەکی نەمدەزانی لەم وا هەر وەک خۆمە مسلمان ئەو ئاینانەش هەموو پێکەوە ژیانیان هەیە پێکەوە ژیانیان هەیە ئەوی کاکە هەندرێن دەڵێ من سمینارێکم کرد لەسەر سابی ئەی مندائی هەندێک بە زمانیوان قسەم کرد یعنی لەوێ تعجوبیان ماوەتیان تو مسلمانی گوتم ئەرێ والله ما والله نەمازانیتکم مثلا قلت بشمين هون ندهي يا رب يعني بسم الحي العظيم يعني بسم الله بنايوان كرت هندق نصوصي وانا مخين دوا يعني بيكانين إيه هندرك قلت يعني أنتم مسلماني قلت أري والله يعني ديوتسون قلت من بروي أمن كاتب كديانتك عرض دكم بوجهة نظري خويا عرضي دكم ديانتك زمان قصي بيدك فرضناك أجر أتو ديانتك تخين دوا بوجهة نظري خويا بوكساني كمحايد دنوس نك تنضربي والله ما دام بسبويت بيك وجانا أنا كان يدي كش بزاني هم دزاني لا والله تركي دزاني مو كردي وعربي ايش باشا دكتور عم قلا خوش حالي زور خوش حالي يا ليش كنت تندرستي هر باش افيك فاجانا ما بحث كري ان شاء الله هر وصابي منيتو باشتر بحولات كسانت وكيوا طبعا يعني جالي اكل كل سشمان هي الفيجاكا ام بيجني كودا وام بيرن كادا والله نازع من عندك زماني جوز احمد ما دام تركيا تزاني صابي اجي بتشكي بو جماعتي اخر يا بيت بودين يجي بزاني اخر ما مستكاده يعني مثلا لتركي كدايف هي ايه بس او كاده يعني كل شيء يعني تسدي لو انا كاده شهر لك دايف يفكان لك اول شيء عندك نمشر ها ده تركي العربي شهر كليتش يفكان لك ريدو كدايا كمايتو كذا وكذا يكشتا والله لو انا هر تركي بي كاك كليتا كردي ترى كليتا انا هو هباش بو قصيدك قلت بعربيش ضلين كليتا كليتش يعني كودا كردي ترى عفوا بس ها كودا كردي عفوا ام نظام دو اوي تام اوي خوات لو هندي بزعم ام بخوم خوش دروز دكم يعني او خوش اخر من نام كابانه دبيب هذه هالناوشي كابانه ما شاء الله قال خوش حبيبي زور ممنون قال بخير زور ممنون خدش راضي بخير وي خدش راضي بعد كده كادك يا خود كادك كردي ترى يعني كليته اقبري اوتها دقوتي كليته طبعا يا شوي مراد دقوتي كليته كاد يكيد كيدا كادا كليتا كاد يكيد كيدا كيدا فجعل الله في عربان كاد بيبع عربان يكب خير اخو مسرود اكا تايبات نظام بكردي جاري كودي بيلا بخو قال هود عبادي سبع ديلا سبع
قسم بو بعد خالي يسيري مشكيني وفاتان نقول سنة قرحان دل الروح منبرسن قول سنة قر حالي دلو روح من برسين أي مرغي زمانم أي مرغي زمانم شوراش نغمة سراته وي هربجي وي ان شاء الله خذ اشترى تقليد رزيبه نكين وتقليد ها تقليد عندك قراءة فون شفت بيروز ومبارك هر او يوش همي بيروز ترى خوندنا قرآنه يا انا مش جهد راينا تقليد يتشي. مد عزمي يا هو يا هو تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. ولد الأعظمي. بسم الله الرحمن الرحيم اقتلوا يوسف أو اطرحوه أرضا يخل لكم وجه أبيكم وتكونوا من بعده
قوما صالحين قال قائل منهم لا تقتلوا يوسف وألقوه في غيابة الجب يلتقطه بعض السيارة إن كنتم فاعلين قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون قال إني ليحزنني أن تذهبوا به وأخاف أن يأكله الذئب وأنتم عنه غافلون قالوا لئن أكله الذئب ونحن عصبة إنا إذا لخاسرون. بارك الله فيك. منشاوي أوكي منشاوي ترتيلك يا الله. بسم الله الرحمن الرحيم. وقال الذي آمن يا قوم اتبعون أهدكم سبيل الرشاد يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار من عمل سيئة فلا يجزى إلا مثلها ومن عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة يرزقون فيها بغير حساب ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار لا جرم أن ما تدعونني إليه ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة وأن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد. إن أول بيت وضع للناس للذي بمكة مباركا وهدى للعالمين فيه آيات بينات مقام إبراهيم ومن دخله كان آمنا ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا ومن كفر فإن الله غني عن العالمين.
باشه ما مستا بله. ما شاء الله چجار اصلا میرخت قرآن تخینی قرآن البرتبت قرآن همی تجبره یا مثلا عندك آيات مثلا والله القرآن تقريبا لقى القرآني هاو دم يعني هم كاتشي تقريبا وكو سيف زيليات يعني لهرجيك دخين دريد الزانم او شوينك او ساعات السلا فرق مثلا شوينك بكوا بخينو برسيار بسم الله يعني ايش كان جواره وصل تجبره ئەوە دواز ئێرەم ما کردەوە شاء الله يلا أعوذ بالله من الشيطان الرجيم ألم تر أن الله خلق السماوات والأرض بالحق إن شاء يشاء يذهبكم سورة إبراهيم بلى تو سنة الشاء لو خواري ديتو الآخرة كشي ألم ترى كيف ضرب الله مثلا كلمة طيبة أدوش تؤتي الملك تؤتي كلها كل حين بإذن ربها أو دي بركة. أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء للناس سورة نساء ما شاء الله اي بارك الله فيك هزار ما شاء الله اخويا كتشتكش بسعر تشتكش باب تسي سنته باب باوش سنة بي أوسا إنما السبيل على الذين يظلمون الناس ويبغون في الأرض تواوا سورتي أخر وكد بالتوايب ويبغون في الأرض بغير الحق أولئك لهم عذاب أليم ولمن صبر وغفر إن ذلك لمن سورة الشورى آخر ولمن صبر وغفر دي إخواري وأمرهم شورى بينهم بارك الله فيك زيد كبر تو درتسو يسط لسر سط خوا درسو أي بارك الله فيك إيش الله خودش رو همین راضی بود پاشیوا 24 ممان هکه خود حسکت یا 5 پاشیف یا 6 پاشیف و الله اعلم إيش الله خود قبیل که تو مجبور نکنید دعا سلام علیکم خواتان لك